بناوی خدای گەورەی میهرەبان ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕزێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشێکی گەرم لە برایانی ئەنستوتی ژیان لقی هەولێر دەکەم کە ئەم سیبینارەیان ڕێخست بە هیوای ئەوم کە ئیشاءالله ببێتە مای سوود و قازاند یەکەم جاری بۆ خۆمان اینجا پاشان بۆ ئێوەی بەڕێزیش و بە خێراتێکی گەرمی هەموو خوشکان و برایانم دەکەم یاخوا بەخێر بێن، خی گەورە جەزای خێرتان داتەوە، خی گەورە هەر شەقاوێک لەو ڕێیە کە هاتوون بۆتان بخاتە سەر میزانی حەسەناتان و بە خێراتێکی گەرمیش برای ئەزیز و خۆشەویستم دکتۆر بەختیار دەکەم ڕەبی خی گەورە جەزای خێری بداتەوە کە لە سلێمانیەوە لەگە خوشتی بەڕێزم هاتووە، خی گەورە جەزای خێریان بداتەوە و ئینشاءڵڵا هاتیان مایەی خێر و بەرەکەت و خۆشی دەبی بۆ شارەکەمان. بەڕێزانم ئەو بابەتێک کە من بۆم حازر کردوون بابەتێکی پەروەردەییە. پێم خۆشە لەوە دەست پێ بکەم ئەگەر تەمەشای کۆمەڵگەی خۆمان بکەین بەڕاستی گەنج و لاوەکانمان گۆڕاون بەداخەوە، بەڕاستی گەنج و لاوەکانمان بە هەموو بە کچ و بە کوڕەوە بەڕاستی زۆر تەسەڕوف و هەڵس و کەوتیان گۆڕاوە. ئەگەر بچینە قوتابخانەکان لە مامۆستایەکان بپرسین ئەرێ مامۆستاینە ئەو قوتابی و ئەو خوێنکارانەی کە لە لای ئێوە دەوام دەکەن و دەرسیان پێ دەڵێن چۆنن بەڕاستی گلەیەکی گەلە زۆریان هەیە. ئەگەر بچینە ماڵەکان لە هەموو باوکێک و دایکێک بپرسین ئەرێ باوکەکەم ئەرێ دایکەکەم لەگەر ڕۆڵەکانتان لەگەر نەوەکانتان لەگەر کچ و کوڕەکانتان چۆنن بەڕاستی دایک و باوکەکانیش گلەیەکی زۆریان لە کچ و کوڕەکانیان هەیە، هەم لە هەڵوێستی خراپیان، هەم لە جوابدانەوەیان، هەم لە بێڕێزیان، هەم لە کەم تەرخەمیان لە واجبات و لە دینداریدا. ئەگەر تەمەشای کۆمەلگایەکە بکەین بەگشتی بەڕاستی دەبینین گەنج و لاوەکانمان بە تایبەت و مناڵەکانمان بە تایبەتتر بەڕاستی بەرەو هەردێر دەڕۆن. چەندەها کاری خراپ، چەندەها ڕەوشتی خراپ، چەندەها سیمای خراپ بەڕاستی بەدی دەکەین لە تەسەڕوفات و لە هەڵس و کەوتی ئەو منداڵە و ئەو گەنج و لاوانەماندا. تەمان ئێستا بەڕاستی دەبێمە لە هۆکاری ئەوە بپرسین، دەبی بە جددی ئەوانەی غەمخۆری ژین و دینی ئەو خەڵکەن، ئەوانەی کە غەمخۆری ڕاستەقینەی نەوەی ئەو ئەومەتەن، دەبی بەڕاستی لە هۆکارەکان بپێچینەوە بزانین سەبەب چییە بەڕاستی ئەو گەنج و لاوانەمان، ئەو گەنج و شەبابانمان، ئەو منداڵەمان وا بەرەو هەردێر و بەرەو وێرانی دەڕۆن. تەمان هۆکارەکان زۆرن بە کورتی بەس دەیان خوێنمەوە. یەکەمینیان خەلەل لە پەروەردە هەیە. بەڕاستی دایک و باوکی ئێمە ما احتراماتم لەو بۆ هەموو دایک و باوکێک بەڕاستی زۆر نەشارەزان لە کاری پەروەردەدا، نازان منداڵەکانی خۆیان پەروەردە بکەن، نازانن حەز و ئارەزوی منداڵەکانیان تێر بکەن، ناتوانن ئیستیزابەی ڕەغەباتی منداڵەکانیان بکەن، نازانن حیواریان لەگە بکەن، نازانن لەگەریان دانیشن. زۆر هۆکار هەیە کە بەڕاستی خەلەل لە پەروەردەکردندا ئەبێتە مایەکە ئەو منداڵە ئینحراف بکە. دووەمین هۆکار ئەوەیە کە زۆر گەنج و لاو زۆر منداڵ لە فەراغ دژی، ئەو فەراغە بۆ خۆی قاتیلە، ئەو فەراغە بە کاری خراپ بە شتێکی خراپ پڕ دەکاتەوە. خاڵی سێیەم فەقیریش هۆکارێکە کە بەڕاستی گەنج و لاوەکانمان منداڵەکانمان لە ڕێ لا دەدەن. خاڵێکی تر بێکاری، ئەو گەنجانەی کە تووشی تریاک دەبن، ئەو کچانەی کە تووشی سەرلێشێواو دەبن، هەمووی ئیشی ئەوەیە کە بێکارن، مەشغوڵ نین بە کارێکی بەرهەمدار. خاڵێکی تریش ئەوەی کە سوحبەی خراپ، برادەری خراپ، چ لە کچ چ لە کوڕ، کاتێک کە دەبینی کوڕێک هیچ عیبی نییە، زۆر بە ئەخلاقە، بەڕام بەداخەوە برادەرێک بەرەو هەردێری دەبا، کچێکی بە حەیا و بە شەرەف و بە شکۆ، بەڵام بەداخەوە برادەرێکی خراپ بەرەو هەردێر و خراپەکاری دەبا.
ئەو جارە مامەڵەکردنی نادروستی داکوباب لەگە منداڵەکان زۆر جاران داکوباب بۆ دەزانی بەلێدان منداڵەکەی ڕاستەڕێ دەکا بەڵام بەداخەوە ئەو لێدانە سەر هەردەچێشی لە منداڵەکە زیاتر ئینحراف بکە جا هەر کاتێک دایک و باوک زۆر تون بوو لەگە منداڵی ڕەتفعلی منداڵەکەی ئەوە دەبی کە بەرەو خراپی بڕوە خاڵێکی تریش ئەوەی کە مەشاکلی ناوماڵ هەرچەندە ئەو دایک و باوکە لە ناو مەشاکلدا بن هەموو زەریبەکەی منداڵەکان دەیدەن هەموو ئینحراف و لادانێک کە تووشی منداڵ دەبێت هەموو کێشەی ناوماڵە کە ئاساری سلبی لەسەر ڕوح و گیانی ئەو منداڵە پەیدا کردووە آخر خاڵ وەسائلی ئیفساد لە سۆسیال میدیا بگرە لە ئەنتەرنێت و مۆبایلی بگرە لە هەرچی دەگری ئەوانە بەڕاستی سیلاحەکەن دوو ڕوویان هەیە ڕووی باشەشیان هەیە ڕووی خراپەیان هەیە بەڵام بەداخی گرانەوە هەموو وەسائلەکان ئێمە بەرەو خراپە بەکاردن ئەو ئەنتێرنێتە کە گەورەترین نیعمەتی خوایە ئەو مۆبایلە کە گەورەترین نیعمەتی خوایە بەداخەوە بەرەو هەردێر و بەرەو کاولکاری ئێمە بەکاری دەین ئەم باسی ئەوانە ناکەم باسی ئەوەی دەکەم کە پێم خۆشە بێمە سەر 5 خاڵی پەروەردەیی زۆر گرنگ ئەو کەسەی کە پەروەردەی منداڵی خۆی دەکات جا چەند ساڵ بێ پێویستە 5 شتی زۆر گرنگ بزانی تەمان ئازیزانم پەروەردەکردنی منداڵ ئەم ئەمرێکی خوداییە ئەمرێکی ڕەبانیە خی گەورە بۆ خۆی ئەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهلكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون خی گەورە بۆ خۆی ئەفەرمی ئەی ئەو کەسانی کە ئیمانتان هەیە بە تایبەت دایک و باوکەکان قوا ئەنفوسەکم خۆتان بپارێزن لە ئاگری جەهەنەم و مناڵەکانیشتان کەواتە بە چ تۆ منداڵی خۆت دەپارێزی لە ئاگری جەهەنەم بە پەروەردەیەکی دروست هەر کاتێک پەروەردەکە سەقەت بوو بەڕاستی ئەو منداڵە سەر هەردێکێشی کە تووشی جەهەنەم و تووشی خراپەکاری و سەر هەردەداتەوە کە تووشی جەهەنەم بێت کەواتە ئەمری خودایە کە دەبی منداڵەکانی خۆمان پەروەردە بکەین بۆی بیان پارێزین لە ئاگر بیان پارێزین لە خراپەکاری بیان پارێزین لە هەموو سەر شێوانێک کە لێیان دەبێتە جەهەنەم و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەفەرمی هەمووتان شوانن و هەمووشتان بەرپرسیارن لەو شوانەی کە دەیکەن پاشان دێتە سەر باوکەکان دەفەرمی باوکان پیاو شوانە لە ماڵێ و بەرپرسیاریشە لە خێزان و لە منداڵەکانی و ئافرەتی شوانە لە ماڵێ و بەرپرسیاریشە لە بەرامبەر پیا و لە منداڵەکەی دێکەواتە ئەوە ئەمرێکی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە هەمومان بەرپرسیارین بەرامبەر منداڵەکانمان ئەبێ بەڕاستی ئاگامان لە منداڵەکانمان بێ و بە پەروەردەیەکی جوان پەروەردەیان بکەین بۆ ئەوەی تووشی لادان و ئینحراف نەبن طبعا ئەوانەی پێشتر ئەوانەی پێشینان ئەوانەی پیاو چاکەکان ئافرەتە چاکەکان زۆر گرنگیان بە پەروەردەکردنی منداڵ دەدا حسابی زۆر وردیان دەکرد لە پەروەردەکردنی منداڵ حتى عولەما دەفەرمون ڕەحمەتی خۆیان لێبی ئەفەرمی شیری حەیوان مەدەنە منداڵەکانتان با تەبعیان ناڕەحەت نەبێ کاتێک کە ئەوانە گەورە ئەبن زانە ئەو وەختی حسابی یەک شیریان کردووە کاتێک کە دەیتە منداڵەکان دەکەواتە ئەم بەخێوکردن و پەروەردەکردنە زۆر کاریگەری هەیە لەسەر مستەقبەلی منداڵەکەی دوم نمونەتان بۆ دەجێڕمەوە کە زانایانی پێشتر کە گەورە دەرچوونە تاوان پێم خۆشە بزانن ئەو دایک و باوکەی بە منداڵی خۆی ماندی بێ بەڕاستی بەرهەمێکی شیرین دەخوا هەر دایک و باوکێک بەڕاستی منداڵی خۆی ئیهمالکە ئێش و ژان و ناڕەحەتی منداڵەکەی دەدورتەوە دەیکەواتە ئەگەر دەتەوێت لەبەر منداڵەکەت بەحەسەیتەوە ئەگەر دەتەوێت ژیانێکی ئاسوودە لە بۆ خۆ دروستکەی لە پاشان وەرە بە منداڵەکەن ماندی بە وەرە ئاگاد لێبی نەڵێ مەشغوڵم نەڵێ پێم ناکرێت نەڵێ ئیشم هەیە چونکە بەڕاستی دوای عاقبەتەکەی کە شەر بوو ئەتوو زەریبەکەی دەدەیت بۆیە ئەوانەی پێشتر زۆر خەریکی منداڵی خۆیان بوون کاتێک کە گەورە بوون بەڕاستی بەرهەمی گەورەیان خوارد یەک لەوانە ئیمامی جوەینی تەمان ئەوەی کە مەشهورە کوڕەکەیە نەک بابەکە ناوی عەبدولمەلیکە عەبدولمەلیک ئەلجوەینی ئەوە بابیشی هەر عالیم بوو بابیشی پیاوەکی زانا و دانا بوو لەکن بابی زیاتر ئەو خوێندون و معلوماتی وەرگرت جا بابی
ئیمامی زوینی کە عەبدولمەلیک لەدایک بوو گوتێ خێزانەکەی نەکەی قبول بکە یەک کە شیری بداتێ چکە من نازانم ئەو شیرە کە دەیدات ئێو ئافرەتە ئایا ئەو ڕزقەی کە شیرەکەی لێ پەیدا بۆ حەڵاڵە یان نا زانە چەند ورد بوونە جا بۆیە مهم دەسوو دەرسی دەگۆتەوە لە مزگەوتێ ڕۆژێک هاتەوە دەبینی ئەوە منداڵەکەی لە دەست ئافرەتێکی جیرانی تیان شیری دەداتێ بەڕاستی تووڕە بوو منداڵەکەی وەرگرت عەبدولمەلیکی وەرگرت و سەراو بنی کرد ئەوها هەتا شیرەکە لە کەپوو لە لوت و لە دەوی هاتە دەرێ دەبان گوتی ئافرەتەکەەوە چێ بە توی گۆتە شیری بدا و منداڵە وتی وەڵڵا داچی نەخۆشە لە خۆت وامی گوت ئەو منداڵەش دەگریا گوتم بە عەبدولمەلیک نەگریە با کڕیکەمەوە لۆیە بە سنجی خۆمە ناو مەمکەکەی گرت و دەستی بە شیر خواردنێ کرد مێم ئەو کوڕە گەورە بوو یەک لە عولەما گەورەکانی لێ دەرچۆ کە ئیمامی زوینیە جار بەجار ڕکەبەرێکی لەگە بابی دەکرد دەگۆ لێت ناگرم تۆزە شیر لە ناو مەعیدەت هەرما بوو وەختی خۆی بزانە سوبحان الله تۆزە شیرێک تەئسیر لە پەروەردە و لە عینادی ئەو منداڵەی دەکاتن یەکێکی تر لەو ئیمامە گەورانە ئیمامی سەعیدی نەورەسی هەزار ڕەحمەتی خوا دەبی ئەم پیاوە نەجیب زادەیە کە یەکێک لە ئەولیای خوایە یەکێکە لەو کەسانەی کە ئیمانی پاراست لە تورکیا هەرچی تورکیایە بە پیا و بەژنەوە هەرزاری ئیمامی سەعید نەورسین بەڕاستی ئەو توانی ئیمان لەو تورکیای و لەو کافرستانی کە کەمال ئەتا تورکی مەلعون پەیدا کرد بوو بیپارێزیتن ئەو ئیمامە کە دەیخوین تەلەبە بوو منداڵ زۆر زیرەک و بلیمەت بوو زۆر مؤدەب بوو یەک لە مامۆستایەکانی زۆری پێم عەجیب بوو وەڵڵاهی حەز دەکەم سەردانێکی ماڵتان بکەم سەعید کی باشە مامۆستا من دەچمەوە فلانە ڕۆژوەرە خەبەری داک و بابم دەدەم کە مامۆستامان میوانە مێ مامۆستایەکەی چوو دەبینی باوکی لە ماڵێ نییە بەس داچی لە ماڵەیە سەعیدی زۆر کەیفی هاتەوە مامۆستایەکەی هاتیە دەستی باز کرد و فەرموو دانیشت تەماشای کرد دەبینی ئافرەتێکی نورانی جوان ڕێک و پێک یەک پرسیاری لێکرد مامۆستایەکەی گوتی دایکی سەعیدی وەڵڵاهی ئەمە زۆر معجبی سەعیدم لە زیرەکی لە بلیمەتی لە ئەدەبی لە ئەخلاقی لە دینی لە بێدەنجی هاتوومە سڕی ئەو تەربیەتی و منداڵەتان لێ بپرسم ئێوە چۆن ئەو منداڵەتان پەروەردە کردیا داچی یەک قسەی پێگوت تی مامۆستا وەڵڵا شیرم نەدایتە دەوی ئەو منداڵەی ئیلا دەستێژم شوشتیە سوبحان الله سڕەکەی لەکوێیە تی هیچ زارێک مەمکی خۆم لە دەوی نەنایە ئیلا چوومە دەستێژم شوشتیە ئەو زە شیرم دایتە سەعیدی زۆری پێ سەرسان بوو وەڵا مامیرزا هاتەوە بابی سەعیدی دەبینی هات ئەو چێرەی کە هینا بووە لە گەڕانێ ئەوی کە برین لەو شوێنێک کە لە خۆی شتی دەخواتن دەوی سێرەکەی بەستا بووە وەڵا هینای بەژۆرەی وەرکرد و بردێ شوێنی خۆی مامۆستایەکەش سەری دەکە یا ڕەبی ئەو چێرە بە سەزمانە لۆ دەوی بەسرایە مامیرزا هات بە خێراتێنی مامۆستای کرد و معانەقەیان کرد و دانیشە توی وەڵای مامیرزا با پێش ئەوەی کە پرسیارن لێ بکەم لۆچێ هاتیمە بەس بزانم ئەو بە سەزمانە لۆ دەون بەستیا وتی مامۆستای عەزیز خۆ تو زانای دانای تو دەزانی ئەمن کە هەتا دێمەوە ماڵێ چەندەها باغ و بێستانی خەڵک دەبڕم ئەوە حەیوانە بێعەقڵە نازانی نەوەک لە باغ و بێستانی ئەو خەڵکە بخوا و ببتە شیریش ئەو شیرە ماڵ و منداڵم پێ بەخێو دەکەم ئەو جا هەستا گوتی جوابەکەم وەرگرت بەڕاستی ڕەسەنایەتی ئەو منداڵی ڕزقی حەڵاڵ و ڕزقی پاک و داکێکی پاکە عەزیزان بزانە حسابی چیان کردیە حسابی قومە شیرێکیان کردووە کە لە دەی منداڵەکەی دەکەن دەبێ ئەم شیرە پاک بێ بە دەستێژ بێ بۆ ئەوەی پاشان بۆ خۆیان بەرهەمی ئەو منداڵە لەبەری بەحەسێنەوە تەبعاً پێنج خاڵی زۆر گرنگکەیە باسی دەکەم و بۆ ئەوەی ئەوانەی کە منداڵ پەروەردە دەکەن هەموو ئەوانەی کە لە مستەقبل کە دەبنە باو کە دەبنە دایک بەڕاستی دەبێ ئەم پێنج خاڵە زۆر بەوریایی تەعاملی لەگەر بکەن و چۆن مامەڵەی دروست لەگەر منداڵەکانیان دەکەن خاڵی یەکەم زۆرێک لە پەروەردە هەیە پێی دەرێن پەروەردەی لێپرسین ئەمە چۆنە پەروەردەی لێپرسین ئەوەیە کە بەردەوام لە منداڵەکەت بپرسە چکە ئەو منداڵەکە لێی نەپرسیەوە دەزانی داک و بابی ئیهمالی کردووە لێی بپرسە کوڕم ئەوڕۆ چیتان خوێند کوڕم لەگە مامۆستا چۆن بووی کوڕم ئیمتیحانتان هەبوو کوڕم مامۆستایەکان چۆنن لەگەڵت مدیرەکە چۆنە وەزعی مەکتەبتان چۆنە لەگەر هاوڕێیەکانت چۆنی لەگەڵ گەمە و گاڵتە و تۆپانێ و ئەو گەمانەی کە دەیکایە ئەو خول و ئارەزوانەی کە هەیتی لەگەوان چۆنی بەردەوام لێ بپرسە چکە ئەو منداڵە کە لێت پرسی حتا لە ڕاضەی کوڕم ئەتۆ ڕاضەی دەکەی حەزت لە چ ڕاضەیە لەو ڕاضە لە چی شوێنێک دەکەی ئەگە دەچێت قاعی ڕاضەی کوڕم لە چیها
دەسێ ڕاضی چێ لەگەڵا ئایا مەلەوانی دەکەی بەردەوام لە منداڵی خۆت بپرسە چکە ئەم پرسیینە ئەو منداڵە هەست پێ دەکە کەسێک هەیە لێ پرسیینەوەی دەگە دەکە کەسێک ئیحتیمامی پێدەدا کەسێک هەیە گرینگە لە لایوی کە جوابی هەلیتن بەڵام باوچێک نەزانی ئەو منداڵە خەریکی چییە نەزانی پۆلیسەندە لە دوو مامۆستایەکیان نرد تیان مامۆستاوەرە ئەوە کوڕەکەت شتێک کەتنێکی کردووە وەڵام بابچی چوو بە مەکتەبەکەی گوتی وەڵا کوڕەکەم لێرێ نازام چی کردی هاتوومە دووە ناوت چییە ناوی کوڕەکەی فلان مامۆستا کاکە پار لێرە بوو هەر ئەسڵەن لەو مەکتەبەی هەر نمایە ئەو منداڵت وەرە باب نەزانی کوڕ لە مەکتەبێک نەقل بووە مەکتەبەکی کە ئاگاسی لێ نەبی خەو منداڵت چی لێ داوا دەکەی منداڵێکی ساڵحی لێ داوا دەکەی منداڵێک داوا دەکەی کە بەرهەمی بخۆی یان ژەهرەماری لەبەر بخۆی جا بەڕاستی پرسیینەوەی بەردەوام زۆر گرینگە بۆ منداڵ بەڵام دوو خاڵ ئاگاتان لێبی یەک نەکەیت غورفەی منداڵەکە تەفتیشکەی ئەوە نەکەی کورە دواز هیچ سیقەت پێ ناکە ئەو وەختی ئەو منداڵە هەموو شتەکانی خۆی لە لای برادری خۆی دەشارتەوە قەت مەچەوە غورفەی مەچەوە غورفەی بادایکی بچی بەدزی بەڵام ئەتوو مەچوو غورفەی منداڵت تەفتیش مەکە زۆر باب ئەوەی دەکاتن ئەمە خەتەرە چکە ئەو منداڵە هیچ سیقەیەک نامینێ لە بینی خۆی و لە بینی باوکی خاڵی دووەم ئەوەندە زەختی ماوێ سەرێ نەوەری لە جێ خۆی بچوو لە نیوەبزانی بابی مڕاقەبەی دەکە ئەوهاژنا بەڕێک ئازادی برێ مەساحەیەک لە ئازادی و سربەخۆیی بدێ تاکو کەماڵی شخصیەتی خۆی بێتە پێشساوی نەک ئەو منداڵەوە بزانین دومیەیە یەک حرەکە نییە بەبێ ئەوەی کە بابی ئاگای لێ نەبی بەم شێوەژنە لێکەواتە پەروەردەی یەکەم پەروەردەی لێپرسین زۆر گرینگە ئەو منداڵە بزانێ بەڕاستی بابی ئیحتیمامی پێدا بابی خەبەری ئەو کوڕە لە لای بابی شتێکی زۆر گرینگە و مهمە خاڵی دووەم پێی دەرێن پەروەردە بە عادا مانای چییە بۆی بزانە لە حەدیثێکی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی ئێوە لە 7 ساڵی منداڵەکانتان فێرە نوێشکەن لە 10 ساڵی لێیان دەن ئەگەر نەیان کرد بۆی ببتە عادە لەلای بۆی بەردەوام ببتێت عورف و عادەتێکی یعنی خۆی پێوە بگریتن زۆر گرینگە کاری چاک وەلێ بکەی منداڵەکە عادەت پێوە بگریتن ئەتوو دەتەوێت 5,000 بدەیە فەقیرێکی بە خۆت مەیدێ بیدە منداڵەکەی برێ بڕۆ بدە ئەو فەقیرەی لۆ تاکو لە ناو مێشی بچەقی ئەمە کارێکی باشە کە گەورەش بوو عادەی پێوە دەگری و دەبتە خولیایکەوە ئەو کەسە خێرێ بکاتن جا زۆر گرینگە بەڕاستی عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمی عودوا أولادكم على الخير فإن الخير عادة دەفەرمی بەردەوام منداڵەکەتان ڕابێنن لەسەر خێر بۆ ئەوەی ئەو خێرکردن لەلایەن ببێتە شتێکی عادە و قەت نەتوانی تەرکی بکاتن تەمان ئەو کەسێک کە منداڵی خۆی لەو شێوەی دەوێت لێی ڕابینی دەبی تەرغیب و تەرهیب لە بیر نەکە کە ئەو خاڵێکی ترە ئاخری باز دەکەن بەڵام لێرە پێویستە لەو تەکمیلەی ئەوەیە ئەگەر هەر شتێکی کرد تەشجیعیکە یان بە مادی یان بە معنەوی بە مادی مەسەلەن شتێکی بدێ هەردێکی بدێ بەڵام بە معنەوی ئەوەی لە باوشەیکەی نیوچەوانی ماسکەی دەزانی ئەو باوکەی دەستەوە ماڵێ منداڵەکەی لە باوشەی دەکە درێ بەڕاستی سەرن پێم برندە بەڕاستی سرم پێت برندە کوڕی شیرینم چەند خۆشم دەوێ بەڕاستی ئاواتم ئەوەی گەورەبی لەبەرت بەحەسێمەوە ئەو قسانە زۆر کاریگەر لە ناخی منداڵ دەکە ئەو داکەی چیژەکەی خۆی لە باوشەی دەکە و نیوچەوانی ماسەکە دەرێ ئەتوو مەفخەرەی منی ئەتوو سەری من و بابشت برن کردووە دەزانێ ئەو منداڵە هەند بە ئیعتیزاز و خۆشێک دەکە کەواتە ئەم تەشجیعکردنە زۆر گرینگە داچێک مسابقەیەکی قورئان کرا لە میسر منداڵک یەکەم بوو هەر منداڵک عەفوەن مسابق ئەوە مرکزێکی تەحفیزی قورئانی هەبوو منداڵک چوو لەوێن دەرفێرە برێن ئەوە بی مسابقەک هەبوو بەشداری بکە کە منداڵەکەیان دیت زۆر زیرەکە کوڕ ئەو هەموو قورئانە لەبەرە لایەن پرسی کوڕم ئەوە لە چێ فێر بووی گوتی وەڵڵا من لە ماڵێ فێرم دەکەن گوتیان دە باشە لە دوو بابت بنێرە بابێتن بابی فەلاحەکی غەریبی قوربەسەشدا شەشی شڕ و شوپرێوی لەبەر بوو دانگە خۆ بەخێر بێوان زانی بابی حافزی قورئانە کیان بەخێر بێ سەر چاوانم ئەرێ ئەتۆ منداڵانت پەروەردە کردی و قورئانیان لەبەرکەوتی ناوەڵە کاکە ئەم سبەینات تێوەرە سەدار خۆرمایانم ئەم بەس ئیشم ئەوەی ئیش دەکەم لە بیستانی ناوەڵە داکەچی نەزیبیان هەیە ئەو منداڵەکان پەروەردە دەکا تێ قورئان وتی وەڵا هەر نازانم بخین من خوێندەواریشم نییە داچیان قورئان خوێنەکەیە تیان با داچی بان کرد کە داچیان بان کرد تیان چەند منداڵت بۆ تویان سێ گوتی کووە گوتی یەکەمینیان 20 جوزئی لەبەرە دووەمیان 15 ئیسێمیان 10 جوزئی لەبەرە چۆنت پێ لەبەر کردوونە ئەو نوقتە مهمە لە خوشکانم تی وەڵا دادەنیشی لە ماڵێ
دەڵێن سبەینێ هەر کەسێک سوورەتی مولکی لەبەرکە مەسەڵەن بە خلالی 3 ڕۆژی یان هەفتەشی سوورەتی مولک لەبەرکە سەفەری ڕۆژی جومعەی بەدریوی دەبی چێن دەری پێخۆشە دەیبەی چێن دەر بەدڵیوی ئەو جەیەکە هەر بژێری تەمان ئەو سێ دەبتە منافەسە چێ زوو لەبەری کرد ئەو دەرەکاکە دەبی بچینە شەقراوی لە بە خاتری تو دەچینە شەقراوی ئەو جارە هەر کەسێک ئەو سوورەتەم لە بۆ لەبەرکە لە ڕۆژی جومعەی چ خواردنێکی پێخۆشەوی لە بۆ لێدەنم ئەو سێ منداڵە منافەسەیان دەکرد دەی لە بە خۆشی خواردنەکەی چیان سوورەتەکە کە لەبەری دەکرد حەزم لە چێدای حەزم نە خواردنێ ئەو خواردنەی لۆ حازر دەکرد وتی بەم شێوەیە وەم لێکردین ئەوها قورئانی لەبەرکرد زانم دایکە عاقڵەی ئەو دایکە بلیمەتەی زان چەند بە زوانی کردیتی حەز و ئارەزوو لە ناو ناخی ئەو منداڵانە و هەروە لە کاتێکدا کە تەشجیعیشی دەکا و بالمقابلیش بەڕاستی دەبی زەرزەنیشتیش بکرێ دەبی خۆشی لێ عاجز بکرێ ئەگەر کەم تەرخەمی کرد لە کار و لە وازباتەکانی سێم پەروەردە پێدەن پەروەردەکردن بە ئیشارەت زۆر پەروەردەکردن بە ئیشارەت تەمانە ئەمە هەموو منداڵمان هەیە کاتێک کە منداڵەکەت هەڵەکی دەکا لە ناو خەڵکی لە پێش میێوانان یان لە پێش جەماعەتێکی غەڵەتێکی دەکا هەر مەستەوە ئەو منداڵی ڕەزیل و سەفێکەی ئەوەی مەکە ئەوە گەورەترین غەڵەتەکە ئێمە دایک و باوک ئەنجامی دەدەین چ دایک چ باوک کە منداڵەکەت غەڵەتێکی دەکا لە پێش میێوانان غەڵەتێکی دەکا لە پێش جەماعەتێکی بەس لا چاوەشی بدە ئاها تەمەشایەکی بکە بەسیتێ ئەو پێدێن پەروەردە بە ئیشارەت هیچ کەنا یان هەر ئیشارەتێکی ئەوها بدێ بەخۆی تێدەگا ئیتر ئەوەندە بەسە مندار ئیشارەتەکەی تەرکە ئەمما ئەگەر ڕەزیلت کرد لە ناو خەڵکی سەفیهت کرد بەڕاستی ئەو مندارە تازە لێت ناترسێ و هەر تیشی بێجارێکی کە دەیکاتت زۆر میمە بە ئیشارەتێک ئەتوو زەبتی ئەخلاقی ئەو منداڵت کرد بە یەک تەلمیحە بەسەر بە یەک چاو ئەوها تەمەشات کرد یەکسەر منداڵەکە تێدەکە هەڵەکی گەورەی کردووە زا ئەمە زۆر گرینگە بەڕاستی ئەم جۆرە پەروەردانە بزانین کاتێککە تەعاملی خۆمان لەگەر منداڵان دەکەین ئاخر زۆری پەروەردە و بۆ ئەوی مەجالی برای عزیز و خۆشەویستم بدەم قسەی لە بۆ ئێوە بکاتن پەروەردەکردنە بە ئامۆژگاری تامان پەروەردەکردنی بە ئامۆژگاری چەند زۆرێکی هەیە یەکەمین بە جێرانەوەی چیرۆک زۆر گرینگە ئەو منداڵانە وەختی خۆی هەر عادەت وابوو منداڵ نەدەنووس بەبێ چیرۆک بەڵام ئەم چیرۆکانە هەموو بەهای ئەخلاقی تێدا بوو هەمووی دەرچوانەی تێدا بوو هەمووی وانەی ژیانی تێدا بوو لە بۆ ئەو منداڵی و بەردەوامیش دەبێت و لە ماڵی چیرۆک بۆ منداڵەکانی خۆت بگێڕەوە گەورە بنیان کچەکە هەموو عەزمان لە چیرۆکە تەبیعەتی بەشەر وایە بۆ یەک لە سەر سەی قورئانی چیرۆکە سام بە چیرۆک زۆر شت فێر دەبی بەڕاستی بە هینانەوەی چیرۆکێک کە دانیشتی لەگە منداڵەکان زۆر گرینگە ئەم چیرۆکە ڕیسالەیەکی تێدابی لە بۆ منداڵەکە خاڵی دووەم بە حیوار دەزانی ئێمە کەممان وایە بتوانین حیوار لەگە منداڵەکانمان بکەین یەک شتی سەیرتان پێ برم ئەوە قسەی مامۆستایە کە بۆتان دەژێڕمەوە تی کوڕێکم دەخوێنی لە تۆپ تی ڕۆژێکیان هاتەوە پاش بە خێراتنی بەخێر لە دەرەی هەولێرە دەخینی گوتی هاتەوە بەخێر بێ کوڕم سەرچاوان تی قیسێکی پێچ و گوتی وەڵا بابە ئەمن یەک کێشەم هەیە پێم خۆشە بەڕاستی پێت برێم تم ها فەرمو کوڕم تی وەڵا بابە من هیچ ئیبانم بەخوای نما هیچ باشە مووقیفی ئەو بابەی چبی ئەمە باینە کورە خوێری کورە هیچ پوت کورە کوشتیوان دەرێ ئەم ئەتوم بردە بخوێنی یان ئەوە بێەوە نا ئەو بابەی هیچ خۆی بشەوەش نەکرد لە ئەلێرە حیوار بیمە ئەمە نازانی حیوار لەگە کچی کوڕی خۆمان بکەین هیچ خۆی بشەوەش نەکرد وەتی کوڕی خۆم هەر چ برەی ئەتوو هەر جەرجی منی هەر ڕۆحی شیرینی منی ئێستا کە ئەو قسەی دەکەم زۆر زۆر تەبیعیە لەگەرت بەس بزانم لۆ یعنی لۆ ئەو فکرت لە بۆ هات لۆ تووشی ئەو حاڵەتەی بوو یەک کۆمەلە پرسیاری لە بابی کرد بابیشی هەمووی ئەعسابێکی زۆر زۆر سارد جوابی داوە کە پاش سەعاتێک حیوارکردن یەکسەر کوڕەکە تاویدا بابی و ماچی کرد وتی وەڵڵاهی بابە تاقیم کردیەوە لەبەرەوەی مەرجم کرد بوو لەگە کۆمەڵک برادەرەکان کە دەمگوت بابی من ئینفعالدانکە هەمومان بابی خۆمان تاقی کردەوە بەس ئەمە نازەح بووم زانن مەرەت و میم ئەوەی حیوار لەگە منداڵت بکە ئێمە نازانین یەک حیواری لەگە منداڵی خۆمان بکەن باشە لەو فەرزدان ڕاستی ئەوها باە هەر دەبایە بۆ جۆرەی بجوولێەوە لەو فەرزدان کچێکن مشکلەی هەیە دانیشە حیواری لەگە بکە لە سەرخۆ گفتوگۆی لەگە بکە ئێمە هیچمان تەحملی حیوار ناکەین هیچمان تااقەتی گفتوگۆمانیە لەگە منداڵەکەمان بۆیە ناتوانین گرەی دەردی دڵی خۆیان لای ئێمە بکەن
ئەگەر منداڵ جورئەتی نەکرد گرەی دڵی خۆی لە بۆ داک و بابی بڵێ ئەوە لێی دەبتە عقدە و ئاخریش زۆر کارە سات دەبی لە بۆ ژیانی کەواتە با فێرە حیوار بین لەگە منداڵەکانمان با گفتوگۆیان لەگە بکەین لە هەر مەوزوعێکدا بێ شەرت نییە ئیلا موافقەی ڕەئیتو بی بە 100% مخالفەی ڕەئیتو بی بەڵام میمئەت و تەحەمولی لەگە بکەی و بە جوانی حیواری لەگە بکەیت ئەم جۆرە حیوارە بەشێکە لە پەروەردەکردنی منداڵەکەت خاڵێکی تری ئەو پەروەردەکردنی ئامۆژگاری ئەویش کاتێک کە حادیسەیەک دەقەومێ ڕووداوێک دەخەومێ محاولە بکە ئەو ڕووداوە بە بەلاش نەڕوە ئیلا بیبەستیەوە بە خاڵێکی پەروەردەیی لەگە کوڕەکە لەگە کچەکە لە ڕێی دەڕۆی دەبینی فەقیرێک دەبینی وە لە دەرکەی دەدا و داوای فەقیری ئەوەی داوای یارمەتی دەکا برێ کوڕەکە برێ بزانە ناز و نیعمەتی خوا چەند لەسەرەمە زۆرە بزانە ئەوە چی کەمترە لە ئێمە کە لە دەرکان دەدا و فەقیر و هەژارە بزانە کوڕم بزانە خوا چ نیعمەتیشی بە ئێمە بەخشی کچەکەم بزانە خوا چ نیعمەتی بە ئێمە بەخشی یەکسەر ئەوە ئیعادەی دەکا شتێکی سابت لە ناخی یان زیلزال دەقەومێ پێی برێ کوڕی خۆمەوە ئاگدارکردنەوەی خوایە بۆ بەندەکانی خوای گەورە دەسەڵاتی خۆی سابت دەکات لەوە بەندەکانی بۆی بگەڕێنەوە لعلكم ترجعون بۆی بەڕاستی خوای گەورە دەفەرمی لنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون ئێمە عذابی بچووکیان دەدەین نەک عذابی گەورە بۆی بگەڕێنەوە کوڕەکەم ئەوە خوا داوای گەڕانەوەمان لێ دەکات خوا داوامان لێ دەکە کە لەگەری سڵح بکەین خواتۆ ئەوە قسەی حیوارە لەگەری دەکەی بەڵام ئەم ڕووداوانە زۆر مهمە بیبەستیەوە بە خاڵی پەروەردەی تاکو ئەو منداڵت گەش و نیمایەکی جوان بکە و پەروەردەیەکی جوان و ڕێک و پێکت هەبی آخر خاڵ کە باسی دەکەم و کۆتایی پێدەین پەروەردەکردن بە تەشجیع و بە ترساندن ئەمە زۆر زۆری دەوێت بەڵام زۆر بە کورتی هەر کاتێک منداڵەکەت ئیشێکی باشی کرد تەشجیعی بکە چکە بەڕاستی تەشجیع وەی لێ دەکات زیاتر بەردەوام دەبی و بە دڵخۆشی تر ئیشەکەی دەکات عادەتی ئینسانی وایە مۆزەف لە دائیرەی هەر کەسێک کە ئیشێکی باشی کرد حکومەت علاوە و تەرفیعی دانابوو بەداخۆ ئێستا علاوە تەرفیع هەمووی ڕاوەستەوە بۆی مۆزەفیش هەموو جامیان کردووە کە ئەو علاوە و تەرفیعی دەدەیە ئەو مۆزەفە یعنی گەرمتر دەبی سادقتر دەبی بە وەفاتر دەبی دێکەواتە زۆر میمە ئەو دایک و باوکە بەڕاستی منداڵەکانیان تەشجیعکەن لەسەر کاری خێر و لە هەمان کاتیشدا ترسێنەر بن لە بۆیان ئەگەر شتێکی مخالفەیان کرد شتێکی نامۆیان کرد شتێکی بێسەروبەریان کرد بەڕاستی ئەو دایک و باوکە دەبی عقوبەی ئەو منداڵە بدەن بەس نەک عقوبەیەک کەوا بالعکسی بێتەوە تاوان ئەو کەسێک کە عقوبەی منداڵی دەدا سێ شت بە عەجەلەی کۆتایی پێدەین یەکەمین عقوبەکە دەبی مباشرەتەن پاش تاوانەکەبی نەک هەفتەی کە منداڵی خۆت بدەیە بەرزلان ئێدرێ بابە چم کرد ئێدرێ هەفتەك پێشی ساڵ درۆیەکە لەگە من کردە تازە درۆ ڕۆی تازات و بە منداڵی دەدەیە بەرزلان ئەوە غەڵەتە عقوبەکە دەبی مباشرەتەن پاش تاوانەکەبی دوو لە پێشچاوی خەڵکی منداڵی خۆت عقوبە مەدە لە پێشچاوی خەڵک منداڵی خۆت ڕەزیل و سەفێه مەکە کورەوە زۆر خاڵەکی خەتەرە من نازانین بەڕاستی زۆر بابووداکەی کەنجی میوانیان دی ئەوجا منداڵەکەی خۆی ڕەزیل دەکا کەنجی مەڕیان قەرەبارغا ئەو وەختی منداڵەکەی خۆی ڕەزیل دەکا ئەمە زۆر خەتەرە دەبینی میوانە تاتیە داک هەرچی زەمی کچەکەی خۆی دەکە میوانەکەی دەکە ئەو کچەی من زۆر بێکەل کرد لەسەر بانی نایەتە خوارێ هەر خەریکی مۆبایلە هەر دەرێ دەخینم هەر نووسە ئەتۆ ئەو کەسایەتی ئەو کچە تەحتیم کرد وێرانت کرد کوڕی شەروایە باب نابی بەڕاستی لەکن میوانان سەرزەرنیشتی کوڕی خۆی بکە ئەوە ئیبادەی دەکاتن خاڵی سێیەم دەبێت ئەم عقوبەیە بەقەدەر تاوانەکە بێ یعنی کە شتێکی بسوچی کردووە بەس ڕوودێ وەرجێرە برە قسە لەگە ناکەم بەڵام ئەگە شتێکی گەورە کردبی ئەگە ئەو وەختی دەبی عقوبەکە بەقەدەر تاوانەکەبی هیوادارم ئینشاءڵڵا لەو کورتە لەو کاتە کورتەدا استیفادەتان کردی ئەگەر چی ئەو بابەتە بەڕاستی زۆری دەوێت چکە مەسئلەی پەروەردەکردن و شێوازی پەروەردەکردن و وەصیفاتی ئەو کەسێک کە منداڵ پەروەردە دەکات ئەوە زۆری دەوێت بەڵام هەر با ئەوەندە حافز ینی مەسەن هاندەرێک بێ کە بتوانین زیاتر لە مەودووە احتمام بە پەروەردەکردنی منداڵەکانمان بدەین بە هیوای ئەوە ئینشاءڵڵا لەبەر ئەو منداڵانە بەحەوێنەوە و بەحەسێنەوە وژیانێکی خۆش لە بۆ هەمومان فراهم بێتن وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين
باش بەناوی خوای گەورە و میهرەبان ئەزیزانی خۆم سڵاوی خواتان لێبێ سوپاس بۆ نستیوتی ژیار سوپاس بۆ مامۆستای بەڕێز و خۆشەویستم داکتۆر شێرزاد کە بابەتەکە ئەگەر بە عینوانەکە سەیریکەن خێزان و پەروەردەی تەندروست. سوپاس بۆ کاکتۆر کە بڕگەی دووەمی باس کرد. من باسی وە کۆڵێ باشی و تەرتیباتی خێزان دەکەم کە چەند باشە چەند چاکە چەند مەزبوطە و باسەکەی دەربارەی چۆن بێت و چی بکەین کە بتوانین خێزانێکی باش و تەندروست بێت. تعارفەوە ڕەنگە زۆر زەرور نەبێ بەڵام بۆیشە زۆر جار و تعارفە من دەینووسم خێزان بزڵت هەروە دەست پێ دەکات. لە سەرەتاوە تەلەبەی عدادیت سەرەتای هێشتا کە هیچ نازانی دوایە چیتە زانکۆ تۆزێ شت فێرەبی دوای ماستەرە دوای دکتۆرایە دوای مامۆستای زانکۆیە دوایە گاتە قۆناغێت کە لە جیاتەوەی کە خۆت منداڵ بیت یاخود خۆت تەلەبەبی تەلەبەت لە بەردەسە بزڵبت ڕاستی ئەم یەکتر ناسینە بۆ ئەوەی لەم سڵایدیا بۆ نووسوی کاتکایە ئاگدار بە وریابە هەر خۆت ئێستاکێکە کەم تا زۆر تاکێکی ئەم کۆمەلگای کە خۆت کچ و کوڕێکی لە داهاتوە کچ و کوڕێک دێتە بەردەست لە خۆمان بای نەبین بە جوانی بە مەزبوطی ئیشی لەسەر بکەین. خێزان چییە بەڕێزان؟ کەواتە من بڕگەی یەکەمی باسەکەم کە زمانی ئینگلیزی پێی دەڵێن فامیلی. هەوڵە دەم تۆزی ئەکادیمیانە قسەتان بۆ بکەمەوە کەم تا زۆر ڕبتێکی کەین بەو کتێبە تازانی کە ئێستا لەسەر خێزان نووسرا و لە عالەمیشا لە جیهانە چی هەیە لەسەر خێزان. سەیریشی ئەم سڵایدەم بۆ بکەن ئەمە قسە زۆر هەڵدەگرێت کە دەنووسی فامیلی لە گوگڵ توانین بڵێن سەرچاوەیەکی زۆر گرنگ و مویمە ئێستا کە لە جیهانە زۆر شتی تێدا کە وشەی فامیلی ئەنووسی تەسەوورکەن 3 ملیار و تقریبا 13 ملیار و 900 ملیۆن بابەت هەیە لەسەر وشەی فامیلی. 13 ملیار و 900 ملیۆن بابەت هەیە یان تایتڵ هەیە یان عینوان هەیە یان شت هەیە وشەی فامیلی تێدا بەکار هاتووە قسەی لەسەر فامیلی کرا. کەواتە فامیلی وەکو مامۆستا باسی کردی ئەوە نییە بە نیو سەعات و بە ساعات و بەوانە. ئومێ دەکەم ئەم سیلسیلەیە بەردەوام بێت. ئومێ دەکەم ئەمە ئێمە ڕچەکەمان یەکەم جارشکان بێت لەگەڵ مامۆستای بەڕێزا و ئەم ئامادەبووین و سۆز و عاتیفە و خۆشەویستی جەنابتان بۆ ئەم جۆرە سمینارانە بەردەوام بێت و ئێمەش و کەم تا زۆر نسیوتی ژیارش کەم تا زۆر ئیش لەسەرەوە بکرێت کە ئەمە مانگانە بێت. چکە ئەمە بەڕاستی مانگانە ئێمە پێویستمان بە خێزان و خانوادێ مانگانە پێویستمان بەوەیە کە چۆن بتوانین ئیش لەسەر بکەین. کەواتە بابەتێک کە ملیارەها خشتی لەسەر نووسرا بێت بابەتێک ئەگەر ملیارەها قسە و کۆمنت و بابەتی لەسەر بێت کەواتە قسە زۆر هەڵدەگرێت. من هەوڵە دەم 15-16 تایتڵێک زۆر بەسەرعی کە لە کتێبەکان و لەسەر چاوە زانستی و بەحث و توێژینەوەکانە لەسەری کراوە تازەتی وەکۆڵێت ئەبدەیت کە لەسەرێتی من بۆتان باسەکەم. خاڵ یەکەم خێزان هاوشێوەی ماڵە و زۆرێ لە کتێبە زانستیەکان دەڵێن کاتێک خێزان دروستە بێت کە ماڵ هەبێت. ئەم قسەیەت بۆچی وت؟ دایک و باوکە بەڕێزەکان کە گوێیان لە دەنگمانە ئەگەر بتەوێت کچ و کوڕەکەت ببێ بە خێزان سەرچاوی دارایی پەیداکە کوڕەکە لەسەر پێی خۆی بوەستەیە کچەکە لەسەر پێی خۆی بوەستێت و ببێ بە خێزانێکی سەرکەوتو ئەو کاتە دروستە بێت سنوورێکی شارەوانیان هەبێت. من بە زمانێکی تر ئێڵێم ئەگەر بەدەستی من بێ دایک و باوک ئەگەر تەنها یەک ژووریشی هەبێ ئەگەر خانوویەکی 6 مەتریش بێت بە 50-60-70 هەزار دیناری ئەم تەبعا بۆی دەستکە و ژوورێک و ئاودەس و حەمامێک گەلێ لەوە باشتر و چاکتر و مەزبوطترە بە ناوی ئەوەی کە لەگەڵ خۆمایە و دڵم نایە بڕۆ دیقەت بدەن بە تەجروبەی خۆتان کوڕەکان بە تابەتی ئەوانەی وەک زاوارڕێوی شانت داوەتە بەری و لەبەرەوەی کرێ نادەیت و لەگەڵ ماڵی باوکت و لەگەڵ ماڵی دایکتا من مردوو تۆزین و تۆ درەنگتر دەبی بە خاوەن خان و خۆت درەنگتر دەبی بە خەماڵێکی سەر بەخۆ درەنگتر دەبی بە خێزانێکی سەر بەخۆ. و بۆ معلوماتی جەنابەت ناچمە بڕگەی کاکدکتۆر ئەوەی کە باسی کرد زۆربەی کاکدکتۆر لەسەر پەروەردە یەکێک شەریکە. باوکەکە شتێکی پێڵێ باپیرە شتێکی پێ دەڵێ دایکەکە شتێکی پێ دەڵێ نەنک شتێکی پێ دەڵێ دایکەکە و باوکەکە شتێکی پێ دەڵێن پور و خاڵەکە شتێکی دەدەن و زۆربەی پەروەردەکە ئەگەنێت و زۆربەمانی سەوای لاتوو کوڕەکە بەخێر ناجیانی بەس بۆی 150-200 هزار کرێنەدا ژنەکەی تووشی زوخاو کردووە مناڵەکانشی دوو پەروەردە بوونە و نەیتوانی و لەسەر شانی خۆی و لەسەر وەکۆڵەتوانە و تاقی خۆی بوەستێت و نەیتوانی و کەسێکی سەرکەوت. کاتە خاڵ یەکەم خێزان کاتێک سەرکەوتوە بێت تەسنورێکی شاروانێ بێت. من بۆ خۆشی نمونەی خۆتان بۆ بگەڕمەوە بۆی بەڕیبات و چاکەتەکە هەم نەخەڵەتن. تەسەوورەکەن من کە یەکەم جار خێزانم دروست کرد یەک ژوورم هەبوو هەیوانیشم نەبوو خێزانم لە مەجلیسەیە توانێت دوای بۆ درۆ ڕاستی پێ بڵێ
تەسەورەکەن قۆناغی دوایەوە چوومە ژوورێک هەیوانەکەم چین کۆبوو بەخوا دکتۆریش بووم و قۆناغی دوای ئەوە اینجا کە دوو ژوور و هەیوانێک بوو قۆناغی دوایەوە اینجا کە کردی نزیکە 8 ساڵێک کرێکی و قەیچێکە کرێژ دەدەین و تەرتیبات دوای تقریبن ئەگەر 2003 دکتۆر بووم و دەستم کرد بە ڕاوە دینار 2015 دوای 12 ساڵ اینجا چوومە ناو خانوویەکە و کەوی ژێشتاکە قستەکەم نەدا بە حکومەت هێرم دایپێ ئەم قسەیە چییە گەێنێ تۆ ئەگەر بتەوێت چێژ بە خۆت و بە مێردەکەت و بە یاخود خۆت وەکو پیاو بە ژنەکەت و بە مناڵەکانت بدەیت و زوو لەسەر پێی خۆت بوەستی بە قسەم کە زوو لە شارەوانی شتێ بۆ خۆت تۆمارک شەرت نییە خانووی خۆت بێ ئەگەر کرێیە ئەگەر بینە وەڵام من زۆر جار گەنج تەلەفۆنی کردۆڵە کاکتۆر خانوویەک هەیە لە عەربەت سەر بە خۆم بەڵام ئەشتوانم لەگەڵ ماڵی باوکما بم لە سلێمانی ئەڵم بڕۆ عەربەتەکە گەلێ گەلێ باشترە هاتووشە بکە گەلێ قازاشت کاکتۆر خانوویەکی سەربەخۆ هەیە منەتم بە کەس نییە سەر بەخۆم لە مەدینە شۆڕش ئەشکرە لە ناو لە قاتی سەرەوەی ماڵی باوکما زۆر خۆشە بچمە ماڵ باوکت مەڵم نە بڕۆ خانووەکەی مەدینە شۆڕش یان بڕۆ ئەوەی گوێمەدەرەیە قوشتەپەیە نازانم کەس نەزانە فۆتی ناوایە نازانم ئەو ناوانە من وەختی خۆی هەبووە گەری سەد مابێت بڕۆ ئەوێ گەلێ باشتر و چاکترە چکە سنووری شارەوانی سوبحان الله دکتۆر تازەکی زانیمە لە تورکیا ژنمارە نابڕن نوێنەری شارەوانیشی لێ یعنی بە زمانی حاڵ پێتەڵێت تۆ حکومەتێکی تازەی تۆ ژینگەیەکی تازەی تۆ سنوورێکی تازەی تۆ بیئەیەکی تازەی تۆ ماڵێکی تازەی مەڕوەرەوە دانیشی بە فاسۆلیا و برنجەکە و بەتەمابی خێزانی سەرکەوتوو خێزانی سەرکەوتوو ئەوەیە کە کەم تا زۆر هەوڵ بدات ماڵێک هەبێت و ماڵەکە وەکو باسم کرد ئەگەر ژوور و هەیوانێکش بێت ئەگەر هەیوانەکەشت چین کۆ بێت کە ئێستا باوەڕ ناکەم ژنی ئێستا بەو جۆرە ڕازی بێت یان کوڕی ئێستا بەو جۆرە ڕازی بێت ئێوە تۆزێ تەرتیبات و مواسەفات و فلان و سپلیتی سێتەنیش پەیدا بوو ئێستا جارات بازە حەڵپەنکەشمان دەست ناکەوت سپلیتی سێتەنی و وەڵا براژنم هێشتا ناتوێت و ئەڵێ غەسالەی قاپشۆردنم بۆ بکڕە و ئەوەی جر شۆردنەوە زەمانە بەس قاپشۆردنیش لەبەرەوەی نینۆکەکانم نەڕزێت گردنە مازاکە بەڕاستی خێزان ئاوا دروست نابێت ئەگەر بەم جۆرە دەست پێ بکە کتێبێک هەیە پێم خۆشە بیخوێن و بەناوی نیو فامیلی ڕکوایر خێزانی تازە چی پێویستە بەزەبەت لەم کتێبەیە بە کورت و مختصر لە خێزانی تازە بێ فکرەیەکی سەربەخۆییان هەبێ خێزانی تازە ئەبێ فکرەی سەربەخۆیی هەبێ سندانم لەو کوڕەدا سندانم لەو کچەدا با لە ماڵ دایکم دوور نەبین کوڕەکەش با لە ماڵ دایکم دوور نەبین بم ماڵ دوور نەبینە لە خۆتت تێکدا لە ژن و مێردت تێکدا و لە ماڵ و خانەوادە تێکدا و کێش ئەڵێ بۆ معلوماتی جەنابەت دایک و باوکەکەشت داماوە لەوانشت تێکدا چکە بەڕاستی ئەم شەریک بوونە لەگەڵ ئەوانیشە ئەوانش نەتێشکە کەم تا زۆر حڕەتی خۆیان وەرگرن نەتێش ئەوانش کە درەنگ و زوو ببن بە خاوەن ماڵ و عایلە و خانوادەی خۆیان و بە تەجروبەش بەڕاستی ئەو کوڕانەی کە لەگەڵ دایک و باوکیا دەژێن و شەرت بەخۆ نین کەمتر هەوڵەدەن ئەو پەڕی محاوەلاکە فیشەیەکی پێوە بێیان پێوە نەبێ تەجروبەم کردو ئەو کوڕانی کە دەبن بەکرێکی هەوڵەدا دوو فیشەی پێوە بێ هەوڵەدا سێ فیشەی پێوە بێ هەوڵەدا دوو سێ ئیشێ بکات بە تایبەتی لە سەرتاوە کە گەنجێکاتە خێزان لەبیرتان نەچێت ینی ژینگەیەک ینی بوقعەیەک ینی سنوورێک خۆزگە بە خۆزگایە ئەم حکومەتە کە بەشکم و خوایە بە شعور بی بە سەرچێ وەکو ئەوروپا بووە دوێنە ناپێرە لەگەڵ گەنجێکی دۆست و برادری خۆمانە تەلەفۆنم کردووە هیچی نییە لە بەریتانیا هیچی نییە حکومەت کەرتە شوقەیەکی داوە پێی ئەڵێ لێرەیە بژی هەتا ماوەیەک معاملەتە تەواو بێ والله کاکشاخەوان بوو لێرەوە ڕەنگە دوای ئەم ڤیدیۆ بیستێتەوەڵە دکتۆر گیان من هێشتا مافی میوانداریم نییە کاکفلان مافی میوانداریە هەردووکانی قامەیان نییە ئەو مافی میوانداریە قۆناغ بە قۆناغ حکومەتداری ئاوا دەکرێت وڵاتداری ئاوا دەکرێت چکە بۆ لەوێ ئەو دەوڵەتە عەزیمە ئەزانێت ئەم گەنجە شوقەی نەداتێت لەسەر جادە یان دەست بۆ کچی خەڵکە بات یان تووشی کێشا بێت یان هەوڵی تۆڵەسەدنەوادا یان هەوڵەدا سنووری خەڵک ببەزێنێ بەڵام کاتێک کە شوقەیەکت بۆ دانا خانوویەکت بۆ دانا کاتە کەس تەداخولی سنووری ناکات و ئەمیش تەداخولی سنووری خەڵک ناکات و سەرەتای ماڵە سەرەتای خانوو کاتە کەسایەتی ئاوا دروستە بێت کە بۆ کەسێکی بێگانە کە هێشتا هیچی نییە تازە بە تازاڵە محامەکە پێی وتومە خۆت حاضر کە لەوە ئەچێت لەم ماوەیە یەکەم مقابلە بکرێ ومێ دەکەم حکومەتەکەشمان ئەو جۆرە حکومەتداری بێ بۆ دات و کەواتە خێزان یعنی دروستکردنی ژینگەیەک بیئەیەک لە بیرتان نەچێت دوو خاڵی دووەم کاتێک کە ماڵ دانرێت کە خانوویەک دانرێ هەمومان بەرپرسین زۆر بە دەگمەنیەکێک بڵێ وڵات خەتای تۆیە و خەتای ئەوە هەمومان بەرپرسین لە کارە بە هەڵدانەوەیەک بیگرا هەتا کوژانەوەی مۆلیدەیەک هەتا دەرگاگرتنێک هەتاوەکو بۆ نمونە مەسەن ژوورەکانە هەتا هەرچیەک
سەرما و گەرمایە بزەبت خێزانیش وایە ئەبێت هەموو کەسێک بەرپرسیارەتی هەڵگرێت بە تایبەتی ئەو دوو نەفەرەی کە خۆیان خێزان و خانوادە دروستەکەن گەورەترین کێشەمان لە چیایە بەڕێزان کاتێک کە ژن و مرد خێزان و خانوادە دروست دەکەن بە تایبەتی ئەگەر خەڵکێکی تر هەبێ مشوری بخوات بەرپرسیارەتی کامل ناگرێت ئەنی وەکەی بەرپرسیارەتی کە من زۆر جار باسم کردووە گەنجێک بە ناوی ئەوەی وەڵام من تااقەتم نییە زوو بێمە دەرەوە لە ئیشەوە بڕات بۆ ناوی کافتریا و بە ناوی جەوگۆڕینەوە سعات 11 و 12 شەو بێت ئەوە کەی بەرپرسیارەتی ئەوە کەی بەرپرسیارەتی ئەوە کەی بەرپرسیارەتێ لە بەرەوەی کچەکە بە ناوی خوێندن و سعیکردن و بەزم و ڕزم و ڕەنگە شوشی کردبی و خەریکی خوێندن بێ لە بەرەوەی لە ماڵی خەسووی بۆ نمونە مەسەرن چێشت و نانێک دروست دەکات مانگ دێ و ئەڕوات ئەم پیاوە چێشتێکی سەربەخۆی ژنەکەی خۆی نەخۆ پیاوەکە سوێنە خوا دوای لەم ڤیدیۆ شەوی بیستێتەوە لە کاکتۆر وتم دایکم چێشتەکە بەس نەشم وت ڕۆژێکش کە عوتڵی تۆ تا سەعات دەبخەوە آخر خۆ خۆش نییە دایکم بڵێ دەڕۆڵە هەڵسە بە مریش کاوت ئەمڕۆ چێش دروستکە تۆ زانی جومعەیە زانی عوتڵەیە ئەزانی هەموو ڕۆژێ دایە بە ناوی خەسوو بۆ نمونە چێشت و نان دروستەکە تۆ دەبێت بەرپرسیارەتی هەڵگری دەڵێ دکتۆر جان ئەو ناو حەوشەیە هەرچیکی لێ بێڵێت جاخۆەوە حەوشەی ماڵ دایە حەوشەی ماڵی من نییە نانەوە بەرپرسیارەتی نیە کاتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مهمە ژن و مێرد بۆی بتوانێت سەرکەوتوو بێت دەبێت کامل بەرپرسیارەتی هەڵگرێت کوڕە جوانەکەم کامل بەرپرسیارەتی هەڵگرێت بە قسەم کە هێواش شێواش دەستی دایک و باوکت لێ شلکە بە قسەم کە هێواش شێواش وای لێ بێت ئەگەر پارەیەک دەدەن هێواش شێواش تۆ بڵێ پێویستم نییە یان ئەگەر داشیان پێت ژنەکە باوکم هەموو مانگە 200 داوا پێ وتێتی هەتا تۆزێ خۆتە گریتەوە بیکە دەخیرێک باڵی گرین بیکە سلفەیەکەوە بیکە شتێکەوە بیکە ئاڵتونێک و داینە و کەم تازۆر لە دەرفەتێکە ماڵی بۆ کۆلەسپی بۆ ڕۆژی ڕەش هێواش شێواش کەم تازۆر قەرزێکی پێدەدەینەوە خانوێکی پێدەگرین عەرزێکی پێدەکەین پێشەکی شوقەیەکی پێدەدەین پێشەکی سیارێکی پێدەدەین تا بۆ نمونە مەسەرەن سیارێکمان هەبێت هێواش شێواش ئیش و کاری خۆمان پێدە بکەین بەس مهم هەڵگرتنی بەرپرسیارەتی بۆ ئێمەش خاڵێکی زۆر گرنگ و مهمە یعنی تۆ تەسەوور بکەن بەڕێزان من ئەم خاڵم بۆیە نووسیوە ڕۆژانە ئەم جۆرە مەسئولیەتە دێتە ڕێگامان و ئەم جۆرە پرسیارەمان لێ دەکەن کاکتۆر جان پیاوەکەم قەی نەقل لە مەعاشێکیە بەس هیچ مەسئولیەتێک هەڵ ناگرێت دەڵێ خۆ نەبردوویتە لە برسا خەڵم مەجاری تیا ئیشێکی تر بکەی ئێرە جیاتیەوەی کە تۆ هەموو ڕۆژێ مامۆستای بۆ نمونە 12 دەیتەوە باوکت مۆزەفێکی گرتووە بە 400-500 هزار بۆ سەعات 1 تا سەعات 4 قەیچێکە ئەو 400 هزار تۆش دەستمان کەوێ بۆ دەستمان نەکەوێ بۆ لە دەستمان بچێت باوکت چەند جار بە بەرچاو منەوە وتۆتی قەیچێکە بەرپرسیارەتی هەڵگری ئەڵێ بۆ چیمە ئەڵێ هەڵە سێودانیشێت بە ژنەکاڵەرە چی لە برسا مردووی سەلاجەکە پڕ نییە نازانم چی نییە گیرفانت بەتاڵ خۆ بەتاڵ نییە با بە خۆ تۆ دابەستە دانە ناوە تۆ دەبێت بەرپرسیارەتی هەڵگری و بۆ معلوماتی جەنابتان ئێمە کە خاوەنی ژن و ماڵ و عایلێن و تەمەنێکمانەیە هەتا زوو بەرپرسیارەتی هەڵگری لەو سەر ئیسراحەتە بی ڕۆڵەجە ئێوە بە تایبەتی تەمەنت 20 ساڵە ئێستا بەرپرسیارەتی هەڵگرە لە چلا ئیسراحەتەکەی لە چلابی بە خاوەن دوکانێک 300-400 هزار معاش وەرەگریت و بۆ نمونە مەسەن مانگانە وەرەگرێ وەختە ئەگەر خوانەکەران نەخۆشیەک دەردێک بەڵایەک بێتاقەتیەک ناڕەحەتێکش بێت کەم تا زۆر شپرزە نابی بێتاقەت نابی بڕۆ ئەو کەسانی کە لە 50 و لە 60 من گومانم هەیە من کابرایەکم باوەڕم بە قەزا و قەدەر هەیە باوەڕم بە سیفەتی ڕەزاق هەیە بەس کاکە کابرایەک ئەبینم لە 65-70 ساڵە تازە بە تاز خەریکی کرێکاری وەڵای ناچێت بە عەقڵمەوە تۆ تا 70 ساڵ نەبووی بۆ وەستا 70 ساڵ هێشتا تۆ نەبووی بە خاوەن پیشەی خۆت 70 ساڵ هێشتا کە چاوەڕێەکەی لەسەر ڕستیفێک لە سێمانی چاوەڕێەکەی وەستایەک بت بۆ ئیش ئەگەر نشت باکەواتە تۆ ڕۆژە ئیشە دەست ناکەی و 12 هزارت نابێت ئەی تۆ بۆچی 70 ساڵ نەبووی بۆ وەستا بۆ خاوەنی شتێک نەبووی بۆ خاوەنی پرۆژەیەک نەبووی بۆ خاوەنی ئەفکارێک نەبووی لەگەڵ تۆیە هەموو خاوەنی لادەکانت بوو بە خاوەنی شت بە حەڵالیش نەکشت نییە بە حرامی کاتەوە بەڵگەی لەسەوەی کە زوو مەرسوو بەرپرسیارەتیت هەڵ نەگرت کە ژنەکەی دوێنمە لە کاک تۆی جارکرێکار بوو ئەخەوت دەوێتی ژنەکە دایان لە دەرگا و وەستاکەیە دیارە ئیشمێ پیاوەکە دەبڕۆ خۆت بڕۆ بۆ مەیانەکە شەرت نییە سوێنە قورئانە خوا ئەیبینێتەوە لەم ڤیدیۆ ئەڵێ کە گەنج بوو پێمەوت شەرت نییە چاوەڕێ و وەستایە بکەی ئەم وەستای تۆ هەفتەی لە مایەکە 5 ڕۆژ ئیشیە بڕۆ بۆ مەیدانەکە بڕۆ دەست بکە کوراوتی پێم و تۆ پیاوەکە سوێنم پێمە خۆ ئاخر کەفماڵ و آخر لەبغ و گەت چی فەنێکی تێدایە چی پێویستەکە ئیلا ئەو بت با 10 هزارت بداتێت 10 دینارت بداتێت دەبڕۆ ئەڵێ نەیەکرد لە مایەکە 5 ڕۆژ 6 ڕۆژ باتای لە دەرگا ڕۆی کرێکارێکی کرد باقیەکەی تری لە ماڵەوە خەوت بوو بۆ ئێستاچی ئەوە پەکی کەوتووە بە ئینزلاق و سەوفان ئەگەر ڕۆژێک بە کرێکاری بیبیانە کەواتە هەتا ڕۆژێ زووتر مەسئولیەت و بەرپرسیارەتی بگری بەڕاستی تۆ سەرکەوتووی وە لە داهاتووە زۆر خۆشبەخت و ئاسوودابی کتێبێکەیە بە ناوی The Family Shared Responsibility کتێبێکی نایابە بابەتێکی نایابە بە پێم وایە بە PDF لە گوگڵەیە کورت و مختصر ئەڵێت Shared Responsibility یعنی چی؟ یعنی گواستنەوەی بەرپرسیارەتەکان بەرپرسیارەتی لە باوکە بۆ مناڵ
من چەند خۆشبەختم کە کوڕێک ببینم ژنی هێناوە باوەی جان ئەکرێت هێواش چمکێکی دوکانەکە بدەی بە منی شەریک بمە بۆی هاوکارت بم باوەی جان قوربانی ئەو چاوە بم هەموو ڕۆژە سعات 5 ئێوارە دوکان داخێن ئەم گوزەرش قەڵەباڵغا ئەکرێ من 5 بۆ 7 بڕۆمەوە 7 بۆ 11 دوکانەکە بکەمەوە بەڵام نسبەیەکم هەبێ و شەریک بم باوەی جان ئەم سیارێ بۆ نمونەش تەرتیبات و مەزبوطە ئەکرێ من شەریک بم باوە ئەم عارەبانەمە داناوە ئەکرێ منیش عارەبانێک لە تەنیشتەوە دانم تەنها سەوزە نەفرۆشین شتێکی تری کارتی مۆبایل و چی تریش بفرۆشم باوە ئەم دوکانەمان هەیە ئەکرێت هاوکارم بی قەرزێکم بدەیتێ دوکانی تەنیشش بکڕینەوە بۆی تۆزە گەورە بێت دەبێ ئاوا بێت شەیرت ڕسپۆنسبڵەتی بە قوربان بەڵام تۆ ئەینن تاس و ئاینن حەمام کورد-وتەنی دەستەکەیتەوە بە فلیمەکەی باوکت دەتەوێت بە هەمان ڕچکەیە بڕۆیت و هەم دیسانەوە ئەخروانیە من گەشتمەتەوە قەنەعاتەی دەکرێت ئێستا تۆ بە وەستایی دەست پێ بکەیت شەرت نییە چاوەڕێ بکەی ئیلا بەدەست ئەمە زمانی جاران نییە بە قوربان ئیلا 10 ساڵ شاگرد بی ئینجابی بەوەستا ئەکرێت هەر ئۆتۆماتیکین لە ڕێوە تۆبی بەوەستا بە تەجروبەیەکی ئۆنلاینە بە تەجروبەیەکی یوتیوبە بە تەجروبەیەکی بەخولە بابە من دۆست و برادرمێ گەنجێک وێ لەم ماوەیە بینیم وتم مهندیسە وتم چێک وتی وەڵا دکتۆر لە دوکانی لە با بڵێن حیسناکەی سلێمانیم ئیشی سیارەکەم بە کۆمپیوتەر وتم لێ زانی غەزەب سیارە دام هینەکە ئیبادە نەکەوتی ناکاکتۆر کۆرسێکم بینیوە 3 مانگ چێکی سیارە بە کۆمپیوتەر کۆرسێکی بینیوە لە پەیمانگای نازانم چی کردێتەوە خۆشی هەندێک یوتیوبی لەسەر خوێندێتەوە خەبیرە و شارەزای و دوکانێکی داناو و شەبەزبوط و چاکەوە لە دکتۆر خەمن نەبێ پەکەم ناکەوێت ڕۆژی 8 معمیلمێ ئیسە پێڵەن سۆنەری سیارە اینجا بڕۆ چێکی کاک بۆ لەبەرەوەی کە ئەیە بێ قوڕ بەسەری لەوە چێ خاڵی بە 20 ساڵ اینجا بوو بێ بە فیتەر بەس ئەم عاقڵ و بە لێزانانە بە جوانی بە مەزبوطی توانی ئەو توانە و بەهرەیە بۆ خۆی بگوازێتەوە بۆیە ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە شەیرت ڕسپۆنسبڵەتی تکایە خێزان دەبێت بە پرسیارەتەکە بگوێزێتەوە چاوەڕێمە کە بە زۆر بیدەن بەسەرتا باوە ئەگەر ئەزانیت و دوکانەکەت پێ بەڕێوە نابرێت پێت چۆنە من 400,000 بۆ بڕمەوە مانگانە خۆم ئیداری ماڵەکە خانە دوکانەکە بکەم باوە ئەگەر ئەکرێت و من خەریجی زانکۆم و هیچ ئیشم نییە ئەگەر حەزت لێ پاسەکە و تااقەت و وزت نییە پێم وایە یەک تاقێت دەوامەکەی ئەکرێ من بۆ نمونە تەرتیبات و من مانگانێ بۆ جەناب دڕۆها شەیرت ڕسپۆنسبڵەتی و ئەمە زۆر گەنجم هەیە بەڕاستی ئاوای کردووە زۆر باش من لێرەوە ڕێز خۆشەویستیم بۆ هەیە دکتۆرێکی برادەرمە ناوینێن ڕەنگە پێی ناخۆش بێ چەند ماڵێک خانووی چیانە بوو لە کۆڵانێکی سلێمانیە زۆر کۆن بوو بە دوکانێکی بەسیتەوە باوکی ڕازی بوو ئاگام لێ بوو قەنەعەتی بە باوکی کرد ئەی ڕوخێنم باوکی ئەوێت ئەم خانۆ باپیرە گەورەتی تیا من دەبرژە بێ لێرە ببرم نایخۆ گەلە کۆمەیان کرد هەموو کوڕەکان قەنەعەتیان بە باوکیان کرد خانووییان بەکرێ بۆ ماڵی باوکی گرت ئەوێت دایکمە تا 2 مانگ ئەوێت ڕەبی و خەیرە خۆتانەکەن وا منتان کرد دەکرێت چی بەم ئاخیر عومرە هەر بووی تۆ بەس لێ پەلەم لێ مەکە والله بالله ئێستاکە خۆی ئەزانێت چیەڵم خانۆکەیان ڕوخان کردیان بە ڕیزە دوکانێک تەرتیباتێک و مەزبوط ئەمە بەکرێ ئەمە بەسەر قوفڵانە ئەمە بە پێشەکی ئەمەیان بە نازانم چی کوڕەکە دوای وای لات اینجا خۆی وەکارەتی کردەوە پێم وایە پێ 6 مانگێک ئەسڵەن دکتۆر بوو کردی بە ئیجازە لە دکتۆرەکەیە دکتۆر بوو کاکتۆر کردی بە ئیجازە و ماڵی چووە سین تیجارەتی سینیە کرد نردنی لێەوە براکانی لێرە سە دوکانەکان دانا خوا نەیبڕێ خوایە 100 ئەوەنی تریان بدێتێ 4-5 کوڕن ئێستا هەمویان خاوەنی خانووی خوارد وە باوکەکەش خانوویان بۆ کڕاوە باوکەکە و دایکەکە و تەرتیبات و خانوویەک ئەی بۆم کڕەوەتومە ئەمە چاڵێ بووی چ لێوە دیار نەبوو ئەم شوێنە لایە لە سلێمانی لێوە دیار هەر بڕۆ سێڵفی بگرە تازە بە تازاڵێ کوڕم بەس نەبوو واتان کرد عەقڵی ستەم ئەو جابواە ئەبواە دەمێکە بدەستم پێ کردا بە شەرتێم خانوویان لە 70-80کانەوە هەیە من بۆ چیمە خانوویەک دانیشتۆ باپیرە گەورەتی تا عەقڵ بەس ئەمە بە من و تۆی گەنجەکرێ ئیدارێکی عەرزاکەی ئیدارێکی زەویەکەی باوە پێت چۆنە ئەو پێش دوکانە و پێشخانە بڕوخێنم بۆ چیمە بۆچی دکتۆر باوە ئەی ڕوخێنم یکەم بە 3 دوکان 3 دوکان و دانیچیان خۆمی تێکەم و بۆ نمونە مەسەلەن دوکانێکی مۆبایل دانم دوانیشان نەدەین بەکرێ پێشێکی خانوویەکە هیچ ئیسفادەی نییە سیارەکەشە لەو چمکە جێی بۆتەوە سیارێ لەبەر دەرگا دارم سیارەکەی لە ساحەی بەرامبەر عەقڵ 3 دوکانە کابرا دەڵێ دکتۆر گیان 3 دوکانە بۆ خۆم دروست کردووە من نەفەرێکە ناسم لە چەمچەماڵ ئەم جۆرەی کردووە پێشی ماڵی خوانی ڕوخانووە وتم لە چوتی وڵا عیادەیەکم دانەوە نۆرینگێک لە پێشی ماڵی خۆمان ڕوخانوێتی شۆفڕی لێدا و دوو ژوور و تەرتیباتێکی بۆ دروست کردووە نۆرینگەی عیادەکەی خۆشی دیبلۆمی هەیە خوانەی بڕێ 8 پورە منیج و باجیافتا و خوانەی بڕێ خۆ جوولەکە نییە پێی ئەژێ کەواتە ئەوش خاڵێکی ترک زۆر گرنگ و موهیمە تکایە لە بیرتان نەچێت ئەبێ بەرپرسیارەتی و ڕسپۆنسبڵەتی هەڵگرن خێزان واتە دیاریکردنی سنوور ئەو پیاوە بەڕێزە باسی پەروەردەی نەکرد سنوور دیاری نەکرێت ئەو پەروەردانەیەکی جێبەجێ نابێت دەبێت سنوورت هەبێ
دەبێت کچ و کوڕ بزانێت کێ تەداخلی ژیانیان دەکات. خانوو وایە دیواری بۆ دروستەکەی وایە شوورای بۆ دروستەکەی و سنووری تۆ نابێت لە سنووری من بێ. ئوستادگیان من ئەگەر بۆ نمونە 20 سانتیم چوو بێتمە ناو خانووەکە جەناب تۆ بۆ تێشکاتم لێ بکەیت، تۆ بۆ تێ خانووەکە بە من بڕوخێنی، تۆ بۆ تێ داوای تەعویز لە من بکەیت. دوایە ئەگەر جەردێکە تێنا سنوور من عجیبم لێ دێ کوڕ هەیە لەم کوردستانی خۆمانە 10 ساڵە ژن هێناوە تا ئێستا سنووری نییە. سوێن و قورئانە خوات ئەڵێ لە ناو جێگا بووینە باوکماتۆ ژوورە نازانم بە دوای مشکی ئاگەڕێ بە دوای پشتێنە ئاگەڕێ. دایکم خۆی کردووە بە ژوورا بەزم ڕۆزم و بە دوای نازانم چی ئاگەڕێ. ئەو چی بە شەرێک تۆ نازانم من نازانم تۆ مرۆڤی تۆ ئەگەر ئەڵێ دایکم تومە پیاوانەوتی باوکم چاوی نابینە چی ئاخرەکەی وەزعە بە قوربان. والله هەندێک شت دەگێڕنەوە هەندێک کچ بە تایبەتی ئافرەتان دەگێڕێتەوە تەریقە بیتەوە. ئەڵە کاکتۆر خەزوو غەزورم ئەلەوێ خەوەن ئەمە ژوورەکەی ئێمە. جوانیش نییەم قسەیەکەم 3 کەس لەم ژوورە دەکرێت ئەو لەوێ بێن لە قوجەقێتی تابیانی هیلاکی ماندوو بوون. سوێن و قورئانی لەسەر نی ئەڵێ هەموو بەیانیانێک جارێ دوو جار ئەوەی شەرعی خوای گەورە و حەڵاڵە و خەوتن پێکەوە ژن و مێردە. ئەڵێ تا خۆم دەشۆم ئەبێت چاوەڕی هەموو شوبراکانم بکەم. غەزوریشم بڕوا و خەسووشم تۆزە دەم بە بۆڵە تا چێتە مطبەخەوە بەزم ڕۆزم بە ناوی شتێکەوە ئۆکەی وەزع کاکە بەشە تێ پارەشی هەیە بەشە تێ بوونەشە ڕە سیارەکەی کڕی بە 160 وەرەقە لە وتومە 160 وەرەقەت بۆ چییە؟ ئەچم مانگی وەرەقەونیەک ئەدەم بە کرێ بەشی 16 ساڵترمانەکە من بۆ چیمە 160 وەرەقەی سیارە؟ ئەو پرۆشڕێک بڕە بە 25,000 دینار ئیشی ئێمە پێ دەبرەکات تا دوکانەکە چی بۆ دیتەوە ناکرێەوە ڕۆڵە ناکرێت کاتە خاڵە لە خاڵەکانی تر ماڵ دەبێت سنووری هەبێ ماڵ دەبێت سنووری هەبێ کێ تەداخل مەکە کێ لەگەڵ ما بۆ نمونە هاو بەشە ماڵ دەبێت سنووری هەبێ من پێم خۆشە تەنانەت خواردن سنووری هەبێ هیچ ناکرێت پێویست بە ناوی خواردنی مشتەرەکە من قەت لەگەڵ ئەوانی مستحیلە بڕۆ ئەوانەی کە مشتەرەکەن مستحیلە نامرتاحی مستحیلە نائاسوودەی چکە تۆ ئەو بەو نەوعە ناخوات کەواتە سنووری هەبێ جامە سنوور شەرت نییە جاروا لە ناو خانووی خۆتایی بەڵام خەسوو تەداخولەکە غەزوور تەداخولەکە برا تەداخولەکە باوک تەداخولەکە لەم ماوەیە من حاڵەتێکی وا مێرە چەمچەمان خەریکە جیابێتەوە شوبراز بدەی داوە لە کچەکە یعنی کچەکە دەگەڵ ژن و پیاوەکە دانیشتمەڵێ جامەڕێ چی قەیچێکە وا بزانە برا گەورەت ئاخر کاک تۆ برا گەوری چیمە شوبرا بۆ لە من بدا زلە لە من بدا یعنی بۆ لە من بدا ئاخر بۆ تۆ لێم دەکاکە لێم دەوعد بێت بە حیاتی بە دکتۆریش ناڵم بەس شوبرا بۆ لە من بدا یعنی ئەگەر لە شتێک بووە یان عاجز بوون لەبەر مناڵێک بووە ئەمە زانی یعنی چی مانایە ئەمە پیاوێکی لەگەڵ ڕێزمە لارە سنوورێکی دیاری نەکردووە برام تەداخلی خێزان مەکە برا جوانەکەم خێزانی منە تۆ قت چییە چی لە بەرەکای لە بناکە ئەوە ئیشی منە خوشکێکم تەداخولەکە ژنەکات شەپڵی شەپانەکە خوشکە جوانەکەم ئەوە سنووری منە تەداخلی سنوورم مەکە تەداخلی سنوورت ناکەم بەوە لەگەڵ ڕێزما ئەو تۆ ئەگەر من کوڕێکی لەگەڵ ڕێزما بێ شعورم تەداخلی ژیانی ئەوکەم بۆ یاویش تەداخلی ژیان مەکە ئەگەر هەمومان سنووری خۆمان هەبێت چێژ دە ماڵ و خانوو و خانوادەی خۆمان وەردەگرین و باش و چاک و خۆشبەخت و ئاسوودە دەبین کەواتە یەکێ لە خاڵەکانی تر بۆ خانوو دەبێت سنووری هەبێت دەبێت خێزان سنووری هەبێت ناکرێت هەموو کەسێک تەداخل بکات کارەبات جاکەرەوە ئاوت جاکەرەوە ماڵت جاکەرەوە غازت جاکەرەوە خواردنت جاکەرەوە باڵم بە ملت نان و تەماتە بخۆ نان و زەڵاتە بخۆ خۆشبەخت و ئاسوودابی لە چاو ئەوەی هەموو هەفتەیەک دایک دەڵێت چی ئەم هەفتەیە 2 جار گۆشتم کردووە بە میراتان بێژ دەکەیت وەرەخەوێ ئەم قسەیە بۆ خۆی هەموو دەقەیەکت مردنە سنوور جاکەرەوە منەزانم چەند خۆشبەخت و ئاسوودە دەبێت بڕۆین سەریە خانوو کە دەیکڕین صافە وایە ژنومێردیش وایە ژنومێردیش وایە بزڵە دۆکو خانوو وایە خێزان بریتیە لە خانوویەکی تازە ئافرین بۆ ئەو ژنومێردەی کە جوانی کەن بەچی قسەی خۆش نوکتە پێکەنین زەردەخەنە وەرزش ڕاضە خواردن لە گەنمەشامیەوە بیگرە هەتا بەیانیانی زوو هەناسەکەم چایە خۆشم بۆت حاضر کردەوە بەبێت چایبەت چۆ بۆ دەوام وەی بۆت بمرم ئەڵێ ڕۆن قازی لێدەن ئەوە جەوە لە چاوەی چی بانی زوو خەبەر مەکەرەوە بانی زوو خەبەر مەکەرەوە کار مەسەریتە خەوەکە مەزڕێ کە ڕەبی وا بزڕێ بە حیاتی نەخەویتەوە ئەی پیاوی دامە تا دوی نیمەڕۆ بە برسێتی بمێنێ ئەی بڕاتەوە سەعات دە کچەکانیان گێڵفرێندەکان بڵێ بڕۆین جەوێ بگۆڕین لە کافتریا ئەگە دەستەکەی خۆش بێ ئەگە تۆ نانێ باشت بدایە تا ئێرەت ببردایە شەرعەڵە یەک لە سەرسەی مەعیدە تۆ دوو لە سەرسێ و هەموویت بۆ پڕکردایە بە دڵنیاوە ناچوو کەواتە جوانترکردنی ماڵ و خێزان و خانەواتە
خێزان دەبێت جوانتر بکرێت من نازانم لێرە زۆر ئەوە ئەکرێت لە داهاتووە سیمینارێک باسکەین کە خێزان چۆن جوانتر بکەین ماڵ چۆن جوانتر بکەین لە جلوبەرگێکی شتی مادیەوە بیگرە هەتا قسە و گفتار هەتا ڕووی خۆش هەتا پێکەنین هەتا بۆڵە بۆڵ نەکردن چەند خۆش بەختم کە ئافرەتی واڵە کاکتۆر ئەم پیاوی من بە حیاتی لەی شوێنێکی ترە ناتوانێت بخەوێت ئەوە خۆشە چەندێن نامرتاح و نائاسوودەشم کوڕەکە بە بەرچاوی چەند نامرتاح و نائاسوودەشم کوڕەکاڵێ کاکتۆر جان مشکلم ئەوەیە کە ئەڕۆم و بۆ ماڵەوە بەسەر کێشە و ناڕەحەتیاچم ماڵ جوانکەن قسەکە پێم وایە گەشت ماڵ جوانکەن ئیتر لە جوانێکی سفرە و ڕازاوە بیگرە کەوای لێ نەیە پیاوەکەت بۆ سەر و پێک بچێ بۆ بنی دنیا لە ماڵەکەی تویا بخورێ کەوای لێ نەیە پیاوەکەت بڵێ چم بۆ فلان لەگەڵ نەبرادرمە دۆڵدرمە تۆ فێری دۆڵدرمە بووی بزانانی لە ماڵ چۆن بۆی دەکەی کەوای لێ نەیە بچێ بۆ ماڵێکی تر بڵێ لە ماڵی فلان کەس بۆ نمونە قوبڵیە نازانم چێنە ئەو لە ماڵەکەی خۆتابێ هەتاوەکو کەم تا زۆر کە چێژ لە خەوەکە وەرگێت چێژ لە جوانەکە وەرگێت چێژ لە ژوورەکە وەرگێت لە ماڵەکە وەرگێت لە هەموو شتانێکە کەم تا زۆر من لەگەڵ ئەوام کە ماڵ جوان بێت چەند ناخۆش و نامرتاح مەسمە ماڵێک خانوویەکی 200 مەترێک کاکتۆر چوار ئینجانیتیانی پەردەیەکی جوانی پێرارەکە ئەم پەردەی داناوە پەردەیەکی بۆری داناوەڵم دایکەکەم بۆ نایگۆڕی دکتۆر گیان چڵکەڵگیرە ئەگەر چڵالگیر بە بیراتت پێ باشە چڵکەڵگیری چی ئەسڵەن باشتر وایە لەم ماوەی لە کتێبێکا خوێنمەوە باشتر وایە ئینڤایرۆمنت ژینگەی ماڵ زوو بگۆڕێت پیاو بێزار نابێ ژن بێزار نابێ بێتاقەت نەبێت چوار پەردەیە لەو لەنگە بیکڕە ماڵم بە کوڕ نەگرتی سیانی بە پێنجە کاکە وا بە 5-6 هزار دینار ئەم مانگە داینە باشینە ماوەیەکی تر سپەمەیە ماوەیەکی تر سوورە ماوەیەکی تر زەردە 3-4 دانە نادڕێ و نارزێ و پیسیش نابێت داینە و قەدیکە دانەیەکی تر شکلەکەی دەگۆڕە شێوەکەی دەگۆڕە سەر مێز سەر دۆڵابەکە کانتۆرەکە سەر قەنەفەکان شکلەکەی بگۆڕە جوانترکردنی ماڵ هۆکارێکە بۆ ئاسوودەبوونی خێزان و خانەوەدا تکایە ئەمە لە ژن و پیاویشە هەمویان وایە باش چەند خاڵێکی کەممان ماوە ئەزیزان ماڵ ینی سکیوریتی ئەها ئاگاتان لێ سکیوریتی چۆنە ماڵ دەبێت سکیوریتی هەبێت خێزان دەبێت سکیوریتی هەبێت پێڵەن فامیلی سکیوریتی فامیلی سکیوریتی سکیوریتی ینی چی کێشێ و ماڵە نەچێتە دەرەوە داهاتی و ماڵە نابێ هەموو کەس بیزانێ مەڵێ دایک مەقەیچێکە خۆر حەسوودیمان پێ نەبە نابێ بیزانێ و خێزانم لە مەجلیسە دانیشتووە چی پێویستەکە ماڵ و خێزان و خانەوەدە بزانن بۆ دوای قەرزی لێ دەکەوێتەوە دوای تەکلیفی لێ دەکەوێتەوە دوای درۆی لێ دەکەوێتەوە تۆ بە ڕۆژی ڕووناک درۆ بە منەکەیت سکیوریتیە کێشەی ماڵ نابێت بچێتە دەرەوە سکیوریتیە دەبێت باس و خواسی ئەم ماڵە نابێت بچێتە دەرەوە وڵای من زۆر جانم قسەم گێڕاوەتەوە خدا شاهیدە چوون بۆ سوودان 2 ڕۆژ پێشەوە عایل و عەشرەتی من زانێتی ئەچم 2 ڕۆژ دوای ئەوە سواری تیارە بوو 2 ڕۆژ تا 2 ڕۆژ پێش ئەوە هیچ پێویستی نەکردووە ئەوە یەکێکی تر بێ مانگی پێشەوە لیرگریان و لوشکە و باوکە ڕۆچیە 2 بەیانی ئەچین بۆ دەرەوەی وڵات بۆ چۆ بۆ سوودان دوای خێرمان بۆ بکەن هەموو شتێکمان تەواو کردووە قەرزمان لای کەس نییە کە وەکارەتێکشمان بۆ فلان کردوێتەوە ئەگەر ئومورێک شتێک شەبوو دوای ئێمە ئینشاڵڵا ئاگادار من وەکارەتەکە لای فلان کەس تەواو دوای 2 ڕۆژ سەرکەوتینەوە بڕۆ بۆ ئێران و بڕۆ بۆ وڵات و مەملەکەت سکیوریتیە چی پێویستەکە ئەوە یەک سەوایریات تۆ لە کاک یەکێکە لە چاو لێی داوە یەکێکە لە دوعام لێکراوە یەکێکە لە چنۆکەی تیا یەکێکە لە فلانە یەکێکە لە سەحرم لێکراوە لەبەرەوەی هیچ سکیوریتیەک نەماوە والله وبالله وتالله کورە خۆشش نییە ما گەرم و حیابەرەیە لەم ماوەی یەکێک تەلەفۆنم بۆ کاکتۆر بەڵێ خێزانم وتێتی براژنەکان و فلانەکانم نازانم بیگەرمۆیان نا وەڵا لە شەو ڕۆژێکا 3-4 جا سێکس دەکەن ئەرێ من خراپم یان خەڵک خراپە من نەخۆشم تۆ بگاتە حەدە بگاتەوەی کە بگاتە کێشە و ناڕەحەتی و بێتاقەتی اینجا بەوەی کە وەڵام من پیاوەکەم ئاوام بۆ دەکات وەڵام من ئاوا فلانە وەڵام من پیاوەکەم ئاوا پارەمە دەداتەیە بەشێکی زۆریشی درۆیە خوشکان بەتابەتی بۆ ئێوە خەیاڵ پڵاو مەبن زۆر خۆش باوەڕ مەبن کێڵێ ئافرەتێکی دوو لە ڕوو جەنابتان درۆزن و دووڕی و کەزاب نییە نەوێ ماڵت دێت تێکدا خۆی نان و قوزدە قوڕ دەخارە لای تۆڵێ چی دەستم بۆ دانێڵێ قاچی لەسەر دانە ئاخر بانچاوت جوانە دوو پارچەی پێوەیە لەسەر لا ئەڕۆی بۆڵت و بەرین و هەموو شتێکت ئیبادەیە ئەگەر حاڵت ئاوا جوانە بۆیە دەبێت زۆر ئاگاداربی وریابی نابێ خۆش باوەڕ بۆ حاڵەتانەمان زۆرە بۆیە باسی دەکەم بۆیە سکیوریتیە ئافرەت دەبێت متابعەی پیاو بکات نقطە سەری دێڕ پیاو دەبێت پاسوەردی ژنی لەلا بێت نقطە سەری دێڕ ئەمە بە قسەی گیرفانی من نییە قسەی کتێبە بێست فامیلیە
ژن و پیاو دەبێ ئاگایان لە شتەکانی یەکتری بێت یەکتری نقطە سەری دێ ژن و پیاو زۆر نۆرمەڵە ئیمێڵ و تەلەفۆنی یەکتریان لەلا بێ و خێزانم چێکی من بکات منی چێکی مۆبایلەکە بکەم هەر کاتێک پیاوێک بڵێ پاسوەردی خۆم بە ئەژداد و ئاباویشم نادەم پاسوەردەکە بزانی سێ بە سێ تەلاق دەدەم خوا پێم نەگرێ کە پڵانێتی من بردوو ئێوە زین ئەوە جیایە بە ڕێزەکە لە کاکتۆر من مێردەکەم دژە تیرۆرە جەماعەتی هێزی پاراستنە حەقی خۆیەتی ڕێزمانێ بۆ دوو بە ڕێزانە ئیشەکان کارەکەن مەسەری حکوومەتە وڵاتە مەملەکەتە ئەوەش ئەڵێت پێمی وتوتێتی ئەو مۆبایلەم ئەم مۆبایلەم پەیوەندی بۆیە ناکرێ هەموو شتێک تۆ بیزانیت کە جاروایە شتێکم بۆ دێ ڕقمێکم بۆ دێ شتێکم بۆ دێ دەرچوونێکمانێ ئەم شەو ئەدەین بەسەر لادەیەکا گومانە بین داعش بێت ئەمە قەینا مۆبایلە شخصیەکەی ترێ جاروایڵە لە ماڵە بەجێ ئەمەم بەدڵ ئەمەم بەدڵە ئەمەم بەدڵە بەس نەک لەوێ شاویش قلی بلی پێ بکەن خوایە ئەو زوڵمە قبوڵ نەکەی ئەگەر وا بێ بۆیە خێزان دەبێ فور سێکیوریتی بێ بۆیە خێزان واتە چاودێریکردنی یەکتری بە قوربان من زۆرم پێ ناخۆشە لێرە مامۆستا زۆر جوانوتی چاودێریکردنی تەنانەت مناڵەکان و اینجا بۆ خۆشمان چکە من گەورەتر باسیەکەم اینجاکە ئەو باسی کرد وەکو پەروەردە بۆ منداڵەکان بەڵام بۆ خێزان و خانوادەش چکەمە جاری وایە مناڵ ئەیبی نییە وەڵڵا وەبیللا دایک تەلەفۆنی کردووە لە کاک دکتۆر ڤیدۆی وام لە ناو مۆبایلی پیاوەکەما بگرتووە مناڵم گەورەیە 15 ساڵە پێی بزانن حەیامە چێ من 2 هەفتە پێش ئێستا کچم داواکاری کاتووە کەی پیاوەبی ئەوەیە کە کتێبی سەیری فیلمی پۆڕن بکات سەیری سایت و پیجی خراپ بکات سەیری بۆ نمونە هەندێک ئەکاونتی خراپ بکات کاتەمە خراپە بۆیە حەقی خۆیەتی چاودێری بکرێت حەقی خۆیەتی بەڕاستی من بۆ معلوماتی جەنابتان گەشتمەتەوە قەنەعەتەی قیمەی ئەخلاق و ڕەوشت و قیمەی ئەدەب و قیمەی ئیسلامەتیشە بڵێ ژنەکە جاجات چاودێری بکە نەوەک تووشی غەڵەتێ بم تۆ چاودێری من کە نەوەک تووشی غەڵەتێ بم نەوەک تووشی بێتاقەتێ بم نەوەک شێوازێکی ئوستوبێک من خۆشبەختم جاری وایە ئوستوبێکی جوابدارم بۆ نامە خێزان وەڵە وڵای دکتۆر بەو جوارە جواب نەداتەوە چاوەکەم چیتە بێت چاوەکەم قسەکەشی ڕاستە هەڵەت بۆ ڕاستەکاتەوە ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە بڕۆین سەریع خێزان خانووە ڕوخسەتی هاتن و ڕۆشتن دەبێ هەبێت قەت خانوو کەس هەیە لە بان دیوار و بازدا مەگەر خوا غەزەبی لێگرت بێ بزدەبت خێزان دەبێ وابێت ڕوخسەتی هاتن و ڕۆشتن تەنانەت بۆ ژن و مرد تەنانەت بۆ یەکتری تەنانەت بۆ میوانە نزیکەکانیش من خۆشبەختم ئافرم بۆ ئەو پیاوانەی دەڵێ دکتۆر زۆر بەدەگمەن بە حیاتی میوان نابمەوە ئەگەر پرسێکم بە ماڵ و خێزان و خانوادەم نەکردێ خۆشبەختم بۆ ئافرەتانە لە کاکتۆر مێردەکەم خوا باشی بۆ بکات لە ژیانە یەکێکی نێناوەتەوە ئەگەر برای خۆشی بێ خوشکەشی بێ توێتی نیمەڕۆ خوڵقی ماڵ فلان بکەم خوشکمە قەیچێک بەس لەمەوە ئەخلاق فێری ژنەکەشە بێ ژنەکەش دەپڕێکە دە 15 نایەنێتەوە پیاوەکە سوپرایزی چی جەڵدا ئەوە کەی سوپرایزە جەڵدا دەرگا کاتەوە 15-20 دانیشتووە ئەڵێ وەرە سەر و مەجارێکەکەم ماوە مەجاری چی ماوە بەس دای نەعلەکان ماوە من ئەڕۆم و ئەگەر شتێکە بوو تەلەفۆنم بۆ بکەن بۆیە بەڕاستی خێزان دەبێ وەکو ماڵ وابێ ڕوخسەت وەرگیرێت تەلەفۆن و ها تەرتیبە جەڕەس ئەمە بۆ خۆی ئوستوبێکی زۆر باش و چاک و مەزبوطەوە بۆ معلوماتان ئەمە بە کەم مەزانن هەندێک خێزان و خانوادەی بەمە تێک چووە من با بە نەوعێکی تر باسی کەم کەوانەیەکم بنێ ژن و مرد ئەبێ ئیتیفاق بکەن چی جۆرە میوانێک ڕێگە ئەدەین بێت و چی جۆرە میوانێکش خۆشمان پێی نایە فلان ماڵ حەزم زۆر لە چارەی نییە ژنەکە تخوا بە ماریفەتیان نەکەین و دوور و دۆست تاو بەتابەتی ئێستا ناو کوردای ئێمە جاروای ژن و ژنخوازی ڕووی داوە جاروای پێشتر مارە و مارە بڕین و بەزم و ڕەزم و داواکردن ڕووی داوە ئافرەت هەیە ئەمەنە شەریک بووە لەو تومە ئەو کوڕێکی ئەو ماڵا وەختی خۆی هاتە داوای من 2-3 جارش دەمەدەمێکیان بوو لەگەڵ ماڵی باوکمە نەحەزم لێ کرد پیاوەکە حەز ناکەم تێکەڵاوی ئەو ماڵە بین دوو لە ڕووی جەنابتان پیاو ئەوەنە ناڕەسەن بی ئینکاری لەگەڵا بکەی بڵێ بڵێ مانگی جارە دوو مانگ جارە دەعوەتی ئەو ماڵە بخۆیت ئێوە هەی ئەلەسڵات دەستی بۆ کردیتە سەر کێشەکە دیتێک دە پرۆبلم کێشەکەی بۆ دیاری کردووی بۆ ناچ بۆ مشوری خۆت ناخۆی بۆ هاوا بۆ خەڵک تووشی غەڵەتەکەی بۆ خەڵک تووشی قساکەی بۆ خۆت و ژنەکەت یان پیاوەکە تووشی گوناحەکەی بۆیە دەبێت زۆر ئاگداربی وریابی بڕۆین سەریع خێزان ماڵ واتە دروستبوونی هاوسێ قەت بینوتانە خانوێک بەتەنها بێ مە قیامەت نییە خۆ جارانی نییە واتە دروستبوونی خێزان هاوسێ خێزان واتە دروستبوونی تەنیشت کەواتە زاوا دەبێ بزانێت ئاوەڵ زاوای بۆ پەیدا بووە ناکرێ بڵێ کەسیان بە پیاو نازانم هەرێکیان بێتە ئەم ماڵە دەرێک
بووک یعنی کۆمەڵێ بووکی تر هاتوۆتە هاوسەی بووک واتە کۆمەڵێ شوبرا کۆمەڵێ دشی بۆ دروست بۆمانە هاوسێن دەبێت ڕێزی بگریت دەبێت تەقدیری بگریت ئاوەڵزاوایەکەم هەیە نوێژەکات نایکا کەیفی خۆیەتی ئاوەڵزاوامە منیش ئەو ماڵم بە پیاو زانیوە ئەویش ئەو ماڵی بە پیاو زانیوە خێزانم ڕێزی لێ دەگرم دەبێت خوشکی خێزانشم ڕێزی لێ بگرم ئەگەر بتەوێت خێزانێکی تەندروست بێت ئەمە بەڕاستی لەناو کوردی ئێمە تۆزێ خراپ ئەڵێ بەس خۆی یان ئەڵێ ئەو پەڕی ئۆفەرمەداتەڵە چی تا بەردەم ماڵیان ئەدبەم دوایی کە تەواوبی لە دەرگاکەوە ئەخەوە چییە ئەڵێ ئافرەتەکە لە دکتۆر بەس پێم بڵێ من چی بڵم لەلای ئەو زاوایە بڵم بە پیاوتی نەزانی جارێ درۆم کرد دوان درۆم کرد سیان درۆم کرد ئەخ دە خوشکمە ئەڵێ لاخیرە پێی وتمە چاوت دەرچێت من ئاوایە بەدڵتە باشە بەدڵت نییە کەیفی خۆتە تۆش مەڕ خێزان وا نابێت ومێ دەکەم ئەمە لە داهاتوە زۆر زیاتر قسەی لەسەر بکەین ما قبل ئاخیر و دووسێ خاڵی کەمم ماوە خێزان واتە ئینێرجی ماڵ هەیە بەبێ وزە بڕوا بەڕێزان گەنجە جوانەکان ماڵێ وزەیتیانە بێ یان بنزین یان نەوت یان غاز یان کارەبا هەرە بێ شتێکە بێ ئەگەر جارانیش بێ دەبێ غەڵوزی بەردین بێ هەرچی بێت بزەڵت خێزان دەبێ وزەیتیان گوێتان لێ بوو خێزان بەبێ وزە ناڕوە وزە لە چیەوە وزەیەک احتیمالە وزەی دین بێ احتیمالە وزەیەک وزەی خۆشەویستی بێ کە لەم ماوەی لە کتێبێکی دەروناسی خوێنوەڵە پاوەر ئۆف دە لاڤ پاوەری خۆشەویستی لە زۆر پاوەر بەقوتر بۆشە ینی خۆشەویستی بووە سەحابا بۆ خۆی داوە بکوشت سەحابە وتێتی ئەم لەتکە خوورمایە و لەگەڵ ئەمە لە قیامەت جاکات و ئەمە شمە ناکە پاوەری لەف زۆر گرنگ پاوەری خۆشەویستی لە ژێریەک خێمەیە لەگەڵ تاژی بە نان و ئاو لەگەڵ تاژی بە قەرزاری لەگەڵ تاژی پاوەری خۆشەویستیە بەجیا لەگەڵ منە دانیشتنەڵە کاکتۆر 7 ساڵە زەواجمان کردووە وتم مناڵمان نابێ کێشەکە لە پیاوەکەیە تا ئێستا جگەل لە تۆ هیچی کەسی تر نەیزانی وەلێت ناشارمەوە زۆر بەشی کێشەکەم خستۆتە سەر خۆم خەسوویەکم هەیە تۆزێ منجڕە زوو ئەڵێ دکتۆر فلانم دۆزیوە تۆ زۆر میوە بەخوادی پیاوەکە مەڵێ منەی بمەڵێ نا بە زۆرم کاتە ئەوێت سۆنەر و بەزم ڕزمم پێکاو هەنێ فحوسات و تەرتیبات و دەرمان ئەکڕم و جاروایی بم بۆ سەیدەرەکانە بخواوە ئەفم کە پیاوەکەشم کڕوێتی چگا نامێ 670,000 بەس بۆی خەسووم نزان ئەمە خێزان و خانوادەی سەرکەوتو ئەوتم بۆی ساهاتون با منیش نەیزانم وتی ئێستا پێم ناخۆشە ماوەیە کە فێری ئەم قسەیە بووە پێم ناخۆش ئەڵێ چی ئەگەر حەزت لە مناڵە حەزەکەی قەیچێکە من تەلاق دەدەم ئەمەم زۆر پێ ناخۆش من بۆ قەبرەکە لەگەڵ تا بڕیارم دا ئەوە خێزانە خێزان ینی پاوەر وزە جا وزەیە احتیمالە من نامێ وزەی ماڵ تەنها پارە بێ لەبەرەوەی ژنەکە پاری بەدەستەوەی بۆیە پیاوە خۆشەوێ من نامێ وزە تەنها لێدان بێت تێ هەڵدان بێت من نامێ وزە تەنها تەلاق بێت زوو زۆرە چی دانێکم ماوە بەوە هەڕەشە لە ژنەکەیگا دوانی تەلاق داوە یەک دانی بەدەستەوە وەک تێڵا بەدەستەوە جاوەکەی چی بڕات بێ من جارێک لەگەڵیان داشتم دەمێکە کەوتووە پیا و ڕاست بڕوە من لە دین شارەزابم دەمێکە تەلاقی تۆ کەوتووە گە تۆ ئەم بەزمە بکەی ناکرێت بە قوربان وزە پاوەر کرد پاوەر قسەیە قسە لەو ماڵە دەبێ بخوا ژنەکە ئەم شەو دەڕۆینەوە بۆ ماڵ خۆمان تەواو دەبێت پاوەر بێ من جڕی نا بۆ من نایەمەوە کەیفی خۆتە فەرقی چیە ماڵ باوکە کورە سندانم لە ماڵ باوکت دا ئینجا لە تۆ دەبێڵت پاوەر دەبێ وشە پاوەری هەبێ Power of the Word بڕۆ لە گوگڵ سێرچی بۆ بکەن Power of the Word ئەگەر هەزارەها بابەتی نەهێنا نەحەقتان نییە بۆکۆن نەحەقم مەگرن Power of the Word هێزی وشە ئێمە خەریکە هێزی وشە نامێنێ بەڕێزان هێزی وشە بۆیە وەکو مامۆستا باسی کرد تۆ دەبێ وشەکانشت پاوەریە بێت خۆشەویستی و مەحەبەت و تەرتیبات و پێمە دووردی خوارد سەر بۆ ناوی خێزانی بچوو کردوێتەوە کەمی کردوێتەوە نەک بچوو کردەوەکو بچوو کردنەوە بەس بە ناز ناوێ بانگی کردون غێر بۆ ئەوی ناوە ئەسەدوڵڵا بۆ ئەوی ناوە حیبر ئیسلام بۆ ئەوی ناوە فڵان هەرێکەی ناوێکی لێ ناوە غێر پاوەری وەردەکە زۆر گرنگ و مهمە بۆ ئێوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە کە ئومێ دەکەم ئینشاڵڵا ئیش لەسەر وزە بکەن تەنانەت لە کتێبێکا خوێنمەوە ئەڵێت ئیستا وزە بە فیڕۆ چێت دەبێت بە فیڕۆ نەچێت مامۆستا لە دەرەوە نەزەرەکات تۆزێ وزەی بە فیڕۆ چوو چاتی نەکات تۆزێ وزەت بە فیڕۆ چوو گەڵبیت هەیە تۆزێ وزەت بە فیڕۆ چوو بۆی فرێندت هەیە تۆزێ وزەت بە فیڕۆ چوو
چوونە دەرەوەت هەیە پێشەمان و جمعان بۆ سیتەک و مێرگەپان و شەقلاوە وزەت بە فیڕۆچ چوونە دەرەوەی هەیە تا 11 و 12 وزەت بە فیڕۆچ و چی وزەیەکت ماوەتەوە بۆ ژن دایرەی هەیە و لەگەڵ شا چوونە دەرەوەی هەیە وزەت بە فیڕۆچ و کۆمەڵێ بەزم و ڕەزمی خۆی هەیە یەک دوو ئیشی کردووەتە دەست وزەت بە فیڕۆچ و پیاوەکانە پێم وتووە یەک ئیش بەسە من نامێ ئێوارانم ناوێ بۆچی چوتت لە مختبەرێکی ئالیش دەوا بکەی بەیانیان لە خستەخانەی 600-700 بەسمە کاکە گەڕەڵێ 400-500 دەدەمێ بۆچی نەمبێ من چیم لە خەڵک کەمتر ئاخر وزەتیان نەماوە بەرچاوی منەوە توێتی کوڕەوەتی دکتۆر شەر مینیە توەش دکتۆری هێزی تیانە ماوەڵی شفتەیە بشەوە دیوە دوویەکەم ئەمە بە کەڵک نایە ئێوتم ناقە ئەخەرج لا بیڵێ یەخدا عەقڵت بێت دەتۆزێ بە خۆت ئابچۆرەوە پێکەن نەختخوا ناقێتی کابرا خۆم بۆ زۆر مۆزەفمان نییە ئاوە ئافرەتەکە هاوارەکە پیاوەکە دەبێ وزە بە فیڕۆ نەچێت وزەیەک بۆم خێزانە وزەیەک بۆ خانەوەدا ئەسڵەن پیاوەکە لە ئاخیراوەتی بابە من هیچ نا بۆ مناڵ ئەڵەم لە سەعات یەکەوە مناڵ ببە بۆ پارک بیبە بۆ پێشانگایەک بیبە بۆ مەزباح بیبە بۆ فڵان بیبە بۆ هەرچیەک کچەکەمان گەورەیە جاجا لەگەڵ خۆتا بیبە بۆ بەشی ئافرەتان بڕۆ بۆ مزگەوتێکە بەشی ئافرەتانی تایە بۆ عەسر بیبە نوێژێکی جەماعەت بکە با کچەکە فێر بزانێ مزگەوتیش بۆ ئافرەتەکرێت دەبیبە تا سەعات یەک پێکەوە نانێکە خۆی منە ڕۆم دوای مەڕوان ڕاوە دینارێکم هەیە پس با بەشێکی وزەی تیا بمێنێ ناکرێ هەمومان هەردووکمان سەعات 7:30 دێینەوە لە ڕێگا تەلەفۆنەکەین ئەگە تۆ تەلەفۆن نەکردو با من تەلەفۆن بکەم بۆ ماسی شەمێران بۆ پێزای فلان بۆ چاچی فلان وزە نەماگەردنی مازاکە بۆیە ئاگات دێ بە وزە بە فیڕۆ دەچێت پێ دەڵێن فامیلی ئینەرجی لۆس فامیلی ئینەرجی لۆس لە سایتە پەیجە ئەجنەبیەکانەکە ئەو وزەی خێزان بۆ بە فیڕۆچێت ئەوە سیمینارێکە کە لە داهاتوە باسی دەکەین خێزان یاڵە کۆتاییمان پێنا خێزان پێویستی بە پاکردنەوەی ماڵ بەبێ پاکردنەوە بێ خوشکم بەستە لێی خۆڵە بێ وایە باشتر وایە لە هەموو ژوورێک شەها بێ بزەبت وایە لەم ژوورە چوویتە ئەو دیەوە لەگەڵ خۆتا مەیبە مەیبە بۆ دایرە مەی هێنەرەوە زوو پاکی کەرەوە زوو گسکی دا زوو دیلیتی کە ئەڵێ ئێستەش بیرم ناچێت 2012 و دەردەی دایکت دای بە دڵما لە بیرم ناچێت 2012 11 ساڵە قینە لە دڵبی مار خراپ نەبی 11 ساڵ نابێت دەبێت دیلیت کە خێزان دەبێت دیلیت کرێ ئافرین بۆ خێزان و خانەوادانە ئەوەی کە پێم وایە لە ماوەیە لە مامۆستایەکی ئاینیم بیست ئەڵێ پیا باشێکە ئەڵێ کە یەکەم جار لەگەڵ خێزانمە اتفاقەمان کرد من تووڕە بووم تۆ تووڕە مەبە تۆ تووڕە بووی من تووڕە نابم تەواو تەمەنێک بەڕێمان کرد و کەسمان کێشەمان بۆ دروست نەبوو ئەوەی کە مامۆستا زۆر جار باسی کردو ناکرێت ئاو ئاگر و بەنزین پێکەوە نابێت بۆیە خێزان دەبێت هەتا بتوانی پاکردنەوە هەبێت دیلیتت هەبێت زۆر باش و چاک و مەزبوطە کۆتا قسە و خواحافیزی فامیلی پلان تەمەنەمانە بەس عنوانە و فڕێماندا و ئەمڕۆ بۆ داهاتوو سلسیلەیە سیمینارمان بێ ڕۆژێک بەس باسی فامیلی پلانەکەین ئەگەر خوای گەورە تەمەنی پێدای کتێبێکەیە بە ناوی فامیلی پلانین ئەگەر مەجارتان تیا بوو بیخوێنەوە پێم وایە لە گوگڵا بە PDF فامیلی پلانین نابێ خێزان بەبێ پلان بێت نابێ خێزان بەبێ پلان بێ کچم بە قسەم کە والله وبالله وتالله ئەم لە مەجلیسا کوتم خێزانوی تای سەلەوە چێ بیری بێت جەژنی پارەکە ئاخر جەژن لە ماڵی کامیان بووی ماڵی دایکم یان ماڵی دایکی ئۆتۆماتیکیان ئەم جەدوەلە هاتووە 15-16ەوە بەرەو چەندێکە زەواجمان کردووە ئۆتۆماتیکیان ئەم جەدوەلەمان تێک نەداوە مەگەر لە دەروی وڵاتین جەژنێ لەم ماڵە جەژنێ لەو ماڵە جەژنێ لەم ماڵە جەژنێ لەو ماڵە خۆ دوای نیمەڕۆژ هەرە چینەوە ماڵەکەیتە بەس ئەمە پلانە تێک نادرێ بە قوربان اینجا لە مەسەلەی خواردنە لە مەسەلەی چوونە دەرەوەیە لە مەسەلەی سەفەرە لە مەسەلەی گەشتە لە مەسەلەی سەردانە لە مەسەلەی یارمەتیدانی دایک و باوکە لە مەسەلەی هەرچیەکە فامیلی پلان ناکرێت تۆ پیاوێکی 20 ساڵە یارمەتی ماڵی دایکتە دەی تا ئێستا دینارە خێرت بۆ ماڵی خەسوو غەزورت نەبوو لایە لە عەشرەتەکەت بۆ حەج و عەمرە چوو بە تۆ بە پارەی تۆ چوو بۆ عەمرە تا ئێستا تێت بیرت لەوە نەکردوێتەوە خەسووش 60-70 ساڵە چاوێکە دەیبێت زۆرە لە براکانت لەگەڵ ڕێزمە ئەگەر قسەکە ناشرین نەبێت لەسەر تۆ ئەلەوەڕن ئێستش ڕۆژێ لە ڕۆژان نەهاتی ئەڵێ براکەم خانووی تازەی کرد وتم باش شتێکی بۆ بەری وتی بۆ چییە لەبەر سامردووە بەقەت جوولەکەیەکی هەیە وتم براکەت بیرتە چێت سیارەکەی بۆ دانای لە دوکانەکەیە 16-17 وەرەقەت بۆ چاکرد لە حیسنعەکە دیناری نەدایەوە پێت وتی کاکەیە قەیچەکە بەشی ئەوەشی تیابێت من نەموتو 17 بۆی نەکە بەس برامە ژنی خانووی دروست کردووە قەیچێکە شتێکی بۆ بکەیت کاتەمە بەڕاستی هەڵەیە هەتا تەنانەت من لەمەیە زۆر پەستە بم فامیلی پلانین مێسۆد هەیە لە مناڵبوونیشە نابێ مشتی لێ بگری
نابێ مشتی لێ بگری خوا سەری داوە ڕزقەدا دەبێت پلان هەبێ بە قوربان دەبێت پلان هەبێ آخر من زەن بم چییە مناڵێکم تەمەنم حەوت مانگە لە پڕ یەکێکی من باریکێکە هێنی بەسەر منا بۆ نمونە دوای 6 حەوت مانگی تریژێکێک لە دایکە بێ کاتە من محرومم لە شیر من محرومم لە پارە من محرومم لە سۆز من محرومم لە عاتیفا من محرومم لە باوەشکردن من تۆشی زوخاو کرد خوا تووشی زوخاو بڵێ بکایان نەکا بەقم چاو سەیرەکەم هەمووی ماچێکا ئاوا ئەڵی کەڵە شاخە نەماچە دەدو ماچ منیش ئەلێوە دانراوم دەوەرە خۆت بەرە ئەو مووقیفە دەبێت فامیلی پلانە بێت ئینگلیز دەستیان خۆش بێت پێڵەن فامیلی پلانین مێسۆد لە گوگڵ سێرچی بۆ بکە ئەڵێ لەولەب هەیە حەب هەیە دەرزی هەیە دەرمان هەیە فڵان هەیە پلانە پلان خۆ ناکری هەروە بەڕێکیت و ژیان بەڕێکیت ئەوە ئەگەر کرا دکتۆرێکی شەڵا بۆ ئەم سلسیلەیە دکتۆرێکی خێزانی دکتۆرێکی ئافرەتان بێت چۆن پلان دابنین چێژ لە سێکس و لە خۆشەویستی و مەحەبەت وەرگرین بەڵام کاریگەریش دروست نەکات لەسەر خێزان و خانوادا بەڵام چۆن پلانی کوڕ دابنین چۆن پلانی کش دابنین ڕاستە ڕستق لە لای خوایە مناڵ لە لای خوایە کوڕ و کش لە لای خوایە تەنانەت ئێستا پلانی ئەوەش دانراوە بە قوربان پێم وان نییە فتواشی بۆ دراوە شتێکی ناشەرعی بێ و تۆ شتێکی زۆر شتێکی ناشەرعی و بەدئەخلاقیت نەکردووە بڵێ من پلانێک دادەنێم بۆ مناڵەکانم حەزەکەم 2 ساڵی بین بێ حەزەکەم تەرتیب بێت حەزەکەم ئەگەر خوای گەورە کردی بە درێژای ئەم 15 ساڵە 2 مناڵێکمانە بێ بۆی پەروەردەی کەم مەزبوطی کەم تۆ لە پڕێکا کابرا ئەمرێت هەشتی بەجێ ماوە نوێی بەجێ ماوە برایان بە قورئان من یەکەم بە کۆتا قسە بەس من قەت لەگەڵ ئەم جۆرەیان نیم هەشت نوێی لێ بەجێ ماوە بەشیان کردووە یەکی 7 وەرەقە و 50 دۆلاری بەرکەوتووە هاوار بە باڵم هیچ نییە سۆڕی لێ بڕیوە کاکەم سۆڕی لێ بڕیوە هەشتی هەبێت چییە بێنێ هەنێکیان داوەتە دایکی چکە هێشتاکەم ماوە هەنێکیان نازانم چی و فلان هیچی نەمایەوە هیچی نەماوە بەشی بێوەژنانێکی لێ ماوە تەواو هیچی بە کەڵک نابێت کە لەگەڵ ڕێزمە بەداخەوە ئیش ئاوا ناڕە بۆیە دەبێت بەڕاستی پلانێک و پرۆگرامێکی زۆر باش و چاک و مەزبوطە بێت بەو جۆرە بکەین ئەتوانین سەرکەوتوو بن پێی ئەڵێن کتێبێکی بە ناوی فامیلی پلان پێم خۆشە لەسەری بخوێنەوە فامیلی پلان تەنانەت لە ئینتەرنێت تا سێرچم کردەوە تەنها بەس وەکو این پیشانتانە دەمها ئەوەر 2023 فامیلی پلان سێرچم بۆ کرد سێرم کرد ئەمە هی کابرایەکی ئەژنەبیە پلانێکی بۆ خۆیان داناوە چیەکەین سێمانگی یەکەم سێمانگی دووەم سێمانگی سێم سێمانگی چوارەم نەخێر پلانمان بۆ دینداری ژنەکە 2023 عەمرێکەکەین تەواو بتبینم گۆشت و پڵاو کەم کەرەوە سەر و پێ و کفتە و شفتە مەمنوعە هەرچیەکت کرد داینە تاکو مانگی 10 و 11 15 وەرەقەم بۆ بخەرە لاو پلانێکمانەیە ئینشاءالله تەعالا کەم تا زۆر مناڵەکان ئیش لەسەر ها پلانێکمانەیە ژنەکە بە درێژای ئەم ساڵ هەرێکەمان 5 کیلۆ بۆ 10 کیلۆ کەمەکەین بۆ بگاتە ئینزلاق و سەوفان اینجا بە زۆر بۆ نمونە وەزنت پێداگرێت کاتە فامیلی پلان هەم لە ڕووی دڵ و دەروونە خۆشبەخت و ئاسوودا بین هەم دەتوانین بە دڵنیاییەوە زۆر باش و چاک و مەزبوط بین و خۆشبەخت و ئاسوودە بین چی ئاوای لێ کراوە لە مناڵیە زۆر مانوامان لێ کراوە حتا سەر کۆڵانەکە یان بردین ئەی بڕۆ پێڵاوەکە بێنە سات بەم وەختی ئاهاتیتەوە بۆیە تۆش ئەگەر ئەتەوێت ژنت بۆ بێنم یان بدەم بەشوو ئەم خاڵانەمان بۆ جێبەجێکە ئیش لەسەر پەروەردە و خێزان و خانوەدە بکە ئیش لەسەر کار و کاسبی بکە ئەو وەختە وەرە بۆ لای من و ئەوە من مەوجود و مامۆساش مەوجودە ومێ دەکەم ئینشاءالله ئینستیتوتی ژیار کە زۆر حەزمان دەیە لێرەوە یەکەم بە کۆتا قسە تەمەنا دەکەین هەندێک دەوڵەمەنی مەردانەمان لێ بێتە پێش بەو خوایەمانە هەمووی قسەی زن نییە بەدڵ ئەزانین بەدڵ لە خەیاڵمە خۆزگە بە خۆزگایە بودجە و داراییمان هەبووە شوقەیەکی 15 قاتیمان دروست کردە ژوور و هەیوان و متبەقێکی بچووک و حەمام و ئاودەست 7 مەتر 6 مەتر بۆ گەنج بۆ 3 ساڵ بەسە مامۆس بۆ 3 ساڵ بەس پێی بڵێ ئەمە ئەدەمێ بە 150,000 کرێ بەس دەم 3 ساڵە دوای 3 ساڵ دەرتەکەم باسی ئەو ئەم قسەی گیرفانی خۆم نێت تەجروبەیەکی ئەوروپایە لێکێ لە وڵاتەکان ئەداتێت ساڵی یەکەم بۆ نمونە بە 100 دۆلار بۆ نمونە ساڵی دووەم ئەگە تیا بمێنی تۆی کا بە 200 دۆلار زیادێکە ساڵی سێم خۆی قاوتەدا بۆی بڕۆی زوو مشوری خۆت بخۆی زوو هەوڵ بدەی هەڵپەیە بکەیت زۆر باش و چاک و مەزبوطە بۆیە تەمەنام دەکرد دەوڵەمەندمان بۆ پەیدا وەبووی تا دکتۆر جان زەواجی جەماعیم لە هەولێر بۆ ڕێک بخە 20-50 نەفەر ئەوە شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە نەخێر لە پرۆژیان نەخێر لە هەلی کارە چکە بەڕاستی هەموو ئەمانە با تەنها بەس قسە نەبێت بە هەموویەوە بە هەلی کار بە دارایی بە سەکان بە شوێن بە ئەخلاق و ڕەوشت بە ئەتەکێت بە کۆڕ و سیمینارانە بە هەموومانەوە دەتوانین هەم خێزانێکی تەندروست هەم پەروەردەیەکی تەندروست بۆ خۆمان و خێزان و خانوادەکەمان دروستکەین ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەکتان سەرکەوتوو بن سەرفراز بن خوای گەورەی لە هەموو لایەکی قبوڵ کات دەستان خۆش بسپاس.